شمال ما ئازان و خۆشەویستان ئەوڕۆتان شادوم کاتتان باش خۆشحاڵم جایشتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەشتی لە ڕێگەی کەناڵی هیواوە ئەم بەرنامەیەمان لەگەڵ هاوڕێی ئازیزم موعید ئەحمەدا و باسەکەشمان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراقا. ئەم بەرنامەیەمان واناومناوە بایکۆتی شۆڕش و هەڵپەی بەشداری پەرلەمان. بەرحاڵ بەرنامەکە لە چەند تەورێک پێک دێ ئازیزانی بینەر ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانیانەوە بەشدار بن لە ڕێگەی یوتیوبەوە. ئەم بەرنامەیە تەنها لە ڕێگەی یوتیوبەوە بەخشەوێ. لینکەکەم لەسەر فەیسبوک داناوە، داوام لە هاوڕێیان یادیچێ کۆمەکمان بکەن لینکی بەرنامەکە لە یوتیوبەوە لە ڕێگەی سوشیال میدیای خۆیانەوە پەخش بکەن تا بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن. دیارە ئەم بەرنامەی لە دوو بەشە پێشکەشەکەین، بەشی یەکەمی 45 دقەیە ناوبڕێکی کورتتر دەین و دواتر درێژی پێدەین. هاوڕێ بۆیە ئەم کاتت باش، خۆشحاڵم کە داوەتی منت قبول کرد. سپاس دەکەم کە بەشداری لەگەڵما بۆم بەرنامەیە. زۆر سپاس هاوڕێ شەماڵگیان و سپاس بۆ ڕێخستنیان فرسەتم. زۆر باشە هاوڕێمەیە دێمە لە ڕۆژی پێما بێت چەند ڕۆژی داهاتوە خو 11 مانگە ئێمە هەڵبژاردن هەیە لە عێراقا. ما شەشەم گەڕی هەڵبژاردنە لە عێراقا کە ئەنجامەدرێت لە دوای 2005ەوە. پێم خۆشە سەبارەت بە ئەم هەڵبژاردنانە باری سەرنجی تۆ بزانم. ئەمە چۆن هەڵە سەنگێنی لە چ بارودۆخەکە بارودۆخیشی تایبەتە لە عێراق و لە ناوچەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئاچێتە پێشەوە. لەو بابەتەوە بەرنامەکەمان بەم بە هەڵسەنگانی تۆ لەم بابەتەوە دەست پێ فەرموو. زۆر سپاس، سڵاو بۆ خۆت و سڵاو بۆ بینەران و بەشداربووان. ینی ئەم ئینتیخاباتەیە ئێستا هەڵبژاردنە ینی درێژەی ئەو هەڵبژاردنانەی پێشووترە، ئەمە خولی شەشەمە، بەڵامدا ئەوساع ینی بارودۆخەکە ڕاتە پێشەوە کە هەنێ تەغیراتی زۆر گەورە لە ناوچەکە ڕوویاوە. ینی بە تایبەتیەوەی کە گرنگە مۆزوعی ینی کێشمەکێشی نفوزی ئێران و ئەمریکا لەسەر ڕەوەندی سیاسی لە عێراقا و لەسەر خودی هەڵبژاردنیش. هەموو هەڵبژاردنێک بە سروشتی بە حکمی هێژمونی ئەو دوو هێزە لەسەر ڕەوەندی سیاسی لە عێراقا کاریگەریان هەبووە. ئەم ساڵ تای ترازۆکە ئیلا حەدین ما ئەتوانین بڵێن بەلای ئەمریکا و ینی پاش ئەو هێرشەکانی ئیسرائیل و زەربەدان لە ڕژێمی ئیسلامی جمهوری ئیسلامی لە ئێران و باڵەکانی لە ناوچەکەیە، ینی یەکێکە لە خاصیەتەکانی ئەم هەڵبژاردنەی ئێستا، ینی کە کاریگەری ئەو دوو جیهەتە، ئەو دوو هێزە. ئەو بەڵام ئەوەی کە ینی خاصێتی ئەساسی تری ئەم هەڵبژاردنە ئەوەیە کە درێژەی هەڵبژاردننی 2021ە. وەکوەزانن ینی هەڵبژاردننی 2021 ینی هەڵبژاردنێک بوو بۆ ینی لە پەخستن و احتیوای انتفاضەی ئۆکتۆبەر، ڕاپەڕینی ئۆکتۆبەر. ئەوە حەقیقەتە و ئەم هەڵبژاردنەی ئێستش درێژەی ئەوە، ینی ئەو لە 2021 کە وەختی ئەو ینی هەڵبژاردننی پێشوەختیان ئەعلان کرد بە هەدەفی ئەو بوو کە احتیوای انتفاضەکە بکەن و فعلا احتیواشیان پێکرد و دوایەوە کۆمەڵێک سیاساتی کۆنەپەرستانە دژی ئازادی سیاسی، دژی حڕێتی مەدەنی، دژی حتا مۆزوعی حڕێتی مەشروبات و حتا مۆزوعی محاسبەی دیجیتال، ینی هەر کەسێکە ڤیدیۆ بڵاو کاتەوە، ینی گرتنی بڵین پێشگرتن بە ئازادی مەدەنی و فەردیەکان و زائیدەن ئاخرشت بە ینی لوتکەی کۆنەپەرستیان لە مدەوەنەی ئەحکامی شەرعی، ئەوەی قانونی جەعفەری، ئەویان هێنا ئەوشان پەرست کرد هەر خودی ئەم پەرلەمانە. ئەم پەرلەمانە ئیدامەی ئەوە بە معنای ئیدامەی انتخاباتی دژە شۆڕشە، ینی تعبیرەکە ئەوەیە. من حەزەکەم ئەوە وەکو خاصەتێکی ئەساسی ئەم انتخاباتە بەدەر لە
هێزەکان و تەوازنی کلۆشتەکان کە گۆڕاوە بەڵام ئەمە لە پەیوەند بە خەڵکەوە لە پەیوەند بە جەماوەرەوە لە پەیوەند بە اعتراض و ناڕەزایەتی خەڵکەوە ئەم انتخاباتە و ئەم هەڵبژاردنە هەڵبژاردننی دشە شۆڕشە بێژگە لەوەی کە ئەمە خۆی ینی انتخاباتی سیستمێکی ئیمپریالیستی کە لە 2023ەوە کە دانراوە لەسەر ئەساسی تایفی و قومی و دینی وڵاتەکەی دابش کردووە سیستمەکە بەم شێوە ڕاگرێتەوەی عادین تاجەکاتەوە بەڵام لە پڕەوەندی پەرسەندنی ناکۆکیەکانی خودی کۆمەڵگەیە و لەگەڵ هاتنە ئاراوەی ڕاپەڕینی ئۆکتۆبر ینی لە هەمان کاتا بەکارهێنانی انتخابات وەکو ئەداتێک وەکو وەسیلەیە بۆ ملحقی هەم ئایکە کردیان ینی ملحقی سەرکێکە کردیان 800 کەسیان زیاتر کوشت ئەتوان بڵێم لە هزاری زیاتر بووە وەکو امتدادی ئەو قەمعە انتخاباتی پێشوەختی 2021 هێنرایە ئاراوە ئەم انتخاباتە بە کۆمەڵێک مەسائلی کەی کۆنەپەرستانە و مجموعە قوانینی کۆنەپەرستانی ترەوە ئەم جارە بەڕێوەچێ ئەمە خاصەتی جەوهریەتی بەدەر لە هەر شتێکە لە بینی خۆیانە ئەم کوتلە و هێزانە چه ئاڵگۆڕێک و چه تەوازنێک لە هێزەکانیانە بووە بەڵام بە هەر حاڵ هەڵبژاردن لە عێراقا جگەلەوەی کە ئەم تەشخیصە دیاریکراکە تۆ باسیگر هاوڕێمەیەت هەڵبژاردن لە عێراقا هیچ کاتێک لە هیچ قۆناغێکا بۆ تەنانەت بۆ دیاریکردنی ڕێڕەوی ئیدارەکردنی کۆمەلگا لە عێراقا نەبووە نینی مەسەلەن ئێمە لە وڵاتانی ئەوروپا لە بینی ڕاست و چەپە لە بینی بڵین هێزە داکۆچی کارەکان لە میکانیزمی ئازادی بازار کە بەبێ هیچ بڵین کۆنتترۆڵێک و ئەوانەوە لە نێوانەوانی کە کەمێک ریفۆرمیان ئەوێت و یاخود ڕاگررتنی دەستگرتن بە هەندێک لەو دۆخە بڵین دیاریکراوە لە ئیسلاحات و ئەمانەکە لە ئەم وڵاتانە هەیە لەبینی ئەم باڵانەیە ڕوە باڵێک هەیە دێتە پێشەوە تەواو پەیامێکی فاشیستانە و دژی ئینسانی هەیە و باڵێکی تریش هەیە کە لە بەرامبەری ئاوەستێتەوە ئێمە لە عێراقا لە هەڵبژاردنەکانی ڕابردووشە ئێمە ناکۆچیمان لە نێوان ئەم باڵانەیە نەبینەوە یاخود ئەو سراع و ململانەیە لە بینی باڵەکانی بۆژوازیشە ئەم فۆرمەی نەگرتوتە خۆی هیچ کاتێک ینی من بەڕاستی لە ڕۆژەکانی ڕابردووە لە زۆر بەجددی گەڕام بە شوێن ئەوەی کە دانە بەدانە ئەم ئەحزابانەی کە هەن بەرنامەکانیان بەرنامەی ئینتیخابەکانیان بدۆزمەوە ئەوانە بەرنامەی ئینتیخابی هیچ کامێنم بۆ پێیان نەکرا یعنی کە ئەساسەن لێرە ئەبینی کە قسەکردن لە یاخود ململانێ لە ناوم هەڵبژاردنیان ململانێ لە بینی ڕاست و چەپ لە بینی پێشکەوتن و دواکەوتن لە بینی کۆنەپەرستی یاخود ئازادی خوازیە بە هەر معنایەک و بە هەر ئاستێکی کەمی شۆ بێت ئەوە نییە زۆرتر لە بینی مجموعەیەک دەستە و تاقم و باڵایەکە کۆنتترۆڵی ئابوووریان کردووە کۆمپانیای چەکدارن میلیشیان و لە جێگەی دەسەڵاتەکانی خۆیان بکوش و بەبڕ خۆیانن تاڵانکار و جەردەن وەدیان لە هەڵبژاردنیشی لەم بابەتەیە ئەیانەوێ ئەو چوارچێوەی کە ئەتوانن ئینسیجام بەم یاخود ئەم تاڵانیە بەشکەن لە بینی خۆیانە ئەوە تەنزیم کرد ممکنە کەسێک بڵێ کە بۆژوازی لابد شوێنێکی دنیاە وایە بەڵام بە هەر حاڵ بۆژوازی لە شوێنەکانی تری دنیاە لەو جێگانەیە کە پەرلەمانتاریزم ئەوانە هەیە بەرنامەی جۆر بە جۆر هەیە بەرامبەرێکەکەون ئێمە هیچ ئەمانە ئەبینین لە عێراقا هیچ کام لەم باڵ و هێزانە ئەم تێڕوانیە یا ئەساسەن خەڵک ئەم هەڵبژاردنانە بەو معنایە هەڵە سەنگێنێ یاخودەوە زانێک ئەمە بازارە کراوەتەوە بۆ کەسابەتی سیاسی وەرگرتنی امتیازات و مەشروعێدان بەو جەردەی و تاڵانکاری کە بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی خەڵکاکرێ مەگەر وانە من دەست خۆش بێ زۆر باشە ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی کە تۆم لە حەزەکەیت ینی تەمان ئەمە لەسەر ئەساسی قومی و تائیفی هەردەم ینی سیستمەکە دامەزراوە دوای وەش انتخاباتیش ڕێک مۆرکی ئەم دابشکردنی پێوەیە و بێژگەلەوە انحطاطێکی گەوری کردووە ینی ڕۆچوە بە هەموو معنای کەلیمە بووە بە عەشایەریەت بووە بە فرۆشتنی حتا ینی کارتەکانی دەنگدان بووە بە ینی بکڕینی زیممە و ینی بڵێن مەحسوبیت و ینی بە معنایە ئەو ینی بەجارێک ینی هین بووە بەجارێک
وەکچۆمڵێ ڕۆچوە ینی تەفەسوخی کردووە ئەم انتخاباتی کە ئێسەیبین بە تایبەتی ئەمسا بەڵام لە پشتیمانەوە یەک شت وەساوە هاوڕێ شەماڵ لە ساڵی 2023 لە ساڵی 2023ەوە کە وەختێ ئەم سیستمە دامەزە ئەم سیستمە لەسەر بنەمای سیاست بە معنای کەلیمەوە تەقسیمی تائیفی وڵاتەکە و قومی وڵاتەکە و لەسەر ساسی تەقسیمی مجتەمع ئەم سیستمە دامەزان لەباری سیاسی و لەباری کەلتوری و لەباری نوع لە تەقسیم لە کۆمەلگەیە ینی لەسەر ئەساسە دامەزە سیستمەکە بەڵام لە ماوەی ینی سە 25 ینی تقریبا لە ماوەی 22 ساڵی ڕابردووە و لەگەڵ ینی تحکمی ئەمانە بە دەسەڵاتی دەوڵەت و بە خەزێنەی دەوڵەت و بە سەروەتی کۆمەلگا و لە هەمان کاتە نەشونماکردنی ینی وەکو ئۆلیگارشیەکی کەپیتالیستی ملیاردێر لە هەموو لایەنەکانە چ لە لایەنی تایراتی ئیسلامی سیاسی شیعە چ ئەوانەی سونە و چ لەسەر ینی لەسەر ئاسی کوردستان و تەمان ارتباطاتی ناوچەیشیان ینی ئێستا وەکو چۆن بڵێ دایلەکتیکی اقتصاد و سیاست لە پێش ئەمانە بە سیاست هاتن ئەم سیستمەیان دامەزا لەگەڵ پرۆسەی 20 ساڵی ڕابردووە و تەراکمی سەروەت و سامان و احتیکاری سەروەتی کۆمەلگا ئیسامانە ئۆلیگارشیە دروست بووە ئەم مەسلحەتە اقتصادیە ئێستا ئەم مەسلحەتە اقتصادیە چوونیەکە جارێکی کەنێ ئاعادەی ئینتاجانی سەر لەمێ ئەم سیستمە بەرهەمە هێنێتەوە ینی ئەنسوورێکی هەرە ئەساسیە بۆ بەرهمێنانەوەی ئەم سیستمە و ئەم سیستمە خۆیان لە بینی خۆیانە ینی کۆنتترۆلی جەماوەریان دابش کردو کوردستان بەنەوە قەمعی طبقەی کرێگار و ژنان و گەنجانەکە لە منطقەی شیعە بەنەوەیەک لە منطقەی سونە بەنەوەیەک و جارێکی کە ئەم ئۆلیگارشیە کەپیتالیستیە مەڵتی قەومی و ئیسنی و تائیفە هاتووە لە سیستمەکە یەکتری کۆ کردێتەوەی عادەی ئینتاجە بێتەوە اینجا ئەمە یەک تابعیاوە بە خودی ئەم خەتام انتخاباتانی ئەخیر تقریبا لە شێوەی ئەوەی ئەمریکا بە معنای بێتکە لە جانبە هینەکەی ینی طائفی و دواکەوتویەکەی و عشایەتی و ئەمانە ینی حتا لە بازە مناطق لە بەغا ینی سونەکان لە منطقەی شیعانشینەکانە بە حکمی ئەم تەحولە لە مۆزوعی مادە سەرکردنی پارە و ینی ڕینی حتا ئەسواتوانە سەوتەکان لەوەیەکەڕن قسمێریان ینی بە معنایە استقطابێکی طبقاتی وە دروست بۆ لە کۆمەڵگەکەیە و لە هەمان کاتە ئەم مەسلحەتە اقتصادیش وە چووە بەیەکا لە ناو ئەم سیستمەیە ینی تقریبا طابعێکی زۆر کەپیتالیستی وەرگتۆوە زۆر بە معنای کەلیمە ینی هەڵوێستێکە لە بەرامبەر ئەم انتخاباتە وەرگیرێت ناتوانانی تەنها لەسەر ئەساسی قومیەت و طائفە و ئەمانە وەرگیرێت لەسەر ئەساسی خودی ینی سیستمێکی کەپیتالیستی و لە سیستمێکی طبقایەتی ینی ناکۆتێکی طبقایەتی واقعی لە کۆمەڵگەکە ئەتوانی نظر و قسەی لەسەر بێ ئەمە لایەنێکی زۆر گرنگە لەم تەحولە ینی هەر لەم مەوریدەیە ینی تۆگەر ببینی کە منەڵم ئەوە ئیدامەی سەورە مزادەیە باشە دژە شۆڵشە باشە ئەوە بە معنایە ئەم ینی لە هەموو هینەکانە لە هەموو لایەنەکانیش ئەمە عکس بۆتەوە حتا ئەمەی لە کوردستانی شاڕوویەوە مۆزوعی تەسفی معارزەی گرتنی سەرانی معارزەی ئۆپۆزیسیۆن و ئیلە ئاخری لەمانە ینی نوعێ لە تەمەرکوزێک ڕوویاوە لە سیاست لە عێراقا لە دەستی ئەم ئۆلیگارشیە طائفی و قومی و دەسەڵاتداران و میلیشیاییە ینی بە معنای کەلیمە ئەم انتخاباتی لە هەموو هینێکی ناوەتە دەرە لەوە هێناوەتە دەرە کە طبقەی کارگەر بتوانێت ئیسفادەی لێ بکە خۆ بڵێن وەکو مەرحەلەیەکی انتقالی یان شتێک لەو بابەتە بیکاتە دەستوری کاریەوە بەرحاڵ مەرحەلەی انتقالی نا بەڵام وەکو مەیدانێک بۆ خەبات و ئەوانە من هیچ نیشانەیەک لەوە نابینم کە خەڵکی کارگەر و زەحمەت چێژ مەسەلەن لە کوردستانە و لە عێراقا پێیان وابێ لەم هەڵبژاردنەیە ئەچنە پێشەوە بۆ نمونە یەک خواست لە خواستەکانیان ئەتوانن بەسەر ئەم حاکمانەیە بسەپێن ینی هەر ئەوە کە ینی پاش 30 ساڵ لە بڕای من مەسەلەن 33 ساڵ لەمەوبەر کە یەکەمین هەڵبژاردن کرا لە کوردستانە من نازانم تۆ لێ بووی ئەو کاتە من لەوێ بووم لە کوردستانە بووم تەوەمێکی زۆر گەورە بەم هەڵبژاردنە هەبوو خەڵک پێی وا بوو کە ئیتر لەم ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە گەلێک لە کێشە و مشکلەکانیان چارەسەرە بێ مەسەلەن هەتا
بازار ئەوە نەبێتەوە، بێکاری تەواوە بێ، دام و دەستگاکان تەنزیمە بنەوە ئەوە بن. معلوم بوو کە پاش ماوەیەکی کەم کەم وەهمانە هەمووی بە هەوایە چوو. بەڵام ئێستا کەسێک مەگەر خۆی حەزی لێ بێ خەڵەتێ ئەجینا پاش 33 ساڵ یعنی ئەگەر کەسێکە خۆی لە خەڵەتانن نەبێت و پێی خۆش نەبێت کە کڵای بخرێتە سەر و ئەمانە کڵاو ناخرێتە سەر کەس، کڵاو ناخرێتە سەر سادەترین کەس کە لە سیاست ئەلفوبێیەکیش نازانێ بوونەکە وایە. مەسەلەن بۆ نمونە لە کوردستانە ئێمە زۆر بە ئاسانی ئەبینین کە ئەوە ساڵێکی تەواوە هەڵبژاردن کراوە، زانم زیاتریشە لە کوردستانە. ئێستا نە پەرلەمان کۆبوونەوەیشی کردووە، سەرۆکی دوو پلین لیست و قائمە کە ئەندامیان هەیە لە پەرلەمانە و ئەوانە ئێستا لە زیندانان، یەکیشیان بە تۆمەتێکەوەی تیران کەس نازانێت تۆمەتەکانیش تەنانەت چییە، دیاریکراو نییە، ئاشکرا نییە، یاخود بێ بنەمایە، هیچ ئینێکی نییە. لە بەرامبەر ئەم دۆخەشا کە ئێستا لە کوردستانان ڕواە تۆ هیچ فەراغێک و هیچ کەلێنێک نابینی کە دروست بوو بێ لە ئیدارەکردنی کۆمەلگایە. معنای وایە ئەم پەرلەمانە تەنانەت بۆ ئیمزاکردن و ئەوە نیاڵێن ڕابەرستامپەوە نییە مۆر لێدان لە بڕیارەکانی دەسەڵاتداران لە دەرەوەی پەرلەمان و ئەوانە تەنانەت بۆ ئەوەش بەکار نایە. یعنی ئێستا چوارچێوەیەکی پەرلەمانیان نهێناوە، پەرلەمانێکیان نهێناوە، دام و دەستگایان نهێناوە کە بڕیارەکانیان کە لە دەرەوە دەریەکەن و ئەوانە لە پەرلەمانە ئیمزای بکەن. مەسەلەن بۆ نمونە تۆکرێ لە وڵاتانێکی بۆ نمونەوەکو تورکیایە، وەکو پاکستانایە، وەکو ئەم دەوڵەتانی دەوروبەرکە انتخابات هەڵبژاردنی تیاکرێت و دیعایشی وا بکەیت کە بڵێ پەرلەمانەکان هیچ نییە، کارتۆنیە بۆ نمونەکە ناکرێت لەسەر تورکیاوا بڵێ، بەڵام بەهەرحاڵ لەسەر پاکستان وچینە بتوانی وا بڵێ. لە کوردستان و لە عێراقا ئەم پەرلەمانە بەم معنایەش کارتۆنی نییە، یعنی بەم معنایی کە بیانەوێ وەکو جێگایەک و بوارێک دای بنێن کە ئێمە بڕیار نادین پەرلەمان بڕیارەدا ئەمانە ئاواژ ناچێتە پێشەوە. یعنی تەواوی ئەو جەردەی و دزیە کە لە عێراقا ئاکرێت و ئەمانە پەرلەمان تا ئێستا نەیتوانیوە لە کەس بپێچێتەوە، یاخود محاسبەی کەس بکە. پێچەوانە کورسەکانی پەرلەمان بۆرسەی هەیە، بازاڕی هەیە، بەرزونزمەکە پارەی دیاریکراوی لەسەردانراوە. بنوازانم تا ئێستا لە جێگایەکە خوێنەوە هەڵبژاردننی عێراقە تام لە حەزەیە 3 ملیار دۆلاری تێچووە، هێشتا کورسەکانیش دابەش نەوان دوای ئەوەی کە کورسیەکان ساغە بێتەوە مانەی تر ئاڵویۆڵی پێکرێ. بیانی ئەمە ئەو دۆخەیە. پەرلەمانی کوردستان بۆ خۆی شایەتێکی زۆر زۆر بەرجەستەیە کە هەڵبژاردن وە پەرلەمانتاریزم لە عێراقا چواتایەکی هەیە بە بڕای. زۆر دروستە. من تەسەورەکەم هاوڕێ شەماڵ، ینی انتخاباتی عێراق هەموو کەس دەزانێ انتخاباتێکە و ینی پەرلەمانێکە کە عیلاقی بە هیچ چینێکی ینی شتێکی زۆر 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 شکلی زۆر ینی پەرت ینی زۆر شتێکی بێمەعنا و لە تەحلیلی ئەخیرە ینی هینێکی ئەم ئەحزابە میلیشی و ئەوانەی کە قودرەتەکان بەدەستە ئەمە تەنزیمێکە و هیچ عیلاقەیەکی بە مۆزوعی ئەهێنانە ئاراوە و تحقیقی هیچ مەطلبێکی خەڵکەوە نییە. و حتا ئەوکو ڕووکەشیش بەشێکی لەوەی عیلاقی زۆر بە کۆمەلگەون عیلاقەیەکی هەیە بۆ احتیوای ئەترازی خەڵک، بەس ئەو عیلاقەی هەیە. وئیلا خارجی ئەمە عیلاقی بە تەرتیبی ینی هێزەکانی بینی خۆیانەوە هەیە، ینی پێویستیان بەوەیە کە هەمووی هەموو 4 ساڵ جارێک ینی وەکو چۆن بڵێ تەغییرێکی معەن لە هێزەکانە بە تایبەتی بە نسبەت ئێران و ئەمریکا و ینی هێنانی کۆتێکی معەن کە بتوانێت زیاتر وەزعەکە بەرێ بڕێەوە. ئەم شتانەیە عیلاقی بە خەڵکەوە نییە، ینی کارتۆنیە کە لە حدی کارتۆنی زیاترەوە ئەسڵەن ینی خەڵک ینی نەفرەتێکە، ینی ئەم انتخابات و پەرلەمان و هەموو کولی عملیەکە شوێنی نەفرەت و ناڕەزایەتی و ئەترازی شۆڕژگەرانەی خەڵکە بە کول معنای کەلیمە. زۆر باشە. من هاوڕێمایەتە تا ئێستا معلومە ممکنە جوابی ئەم پرسیارم کەمێک ڕوون بوو بێتەوە، وەڵام من هەم دووبارە و پرسیاراکەم ئێوە وەکو ڕێکخراوی بەدیلی کۆمونیستی کە من بیرم چوو بە ئەوە بە بینەرانەوە بڵێم کە ئێوە بڵێن منەسیقی ڕێکخراوی بەدیلی کۆمونیستین لە عێراقا، منەسق ینی هاو ئاهەنگکەر یاخود وایە وشەکە بەڵێ کۆردینەیتەر کۆردینەیتەری ڕێکخراوی بەدیلی کۆمونیستین لە عێراقا. ئێوە
سیاسەتی بایکۆتان هەڵبژاردو ینی بایکۆتی ئەم هەڵبژاردنتان کردو پێم خۆشە سەبارەت بۆ کەمێک ڕوونکردنەوە دی ئەم سیاسەتی بایکۆت سیاسەتێکی زۆر زۆر واقعەیە لە ئەکەی هەڵمان بژاردەوە بەشێکە لەو ئەترازە ئیجتیماعی کە لە عێراقەکەویسە باسمان کرد لە بەرامبەر خودی انتخابات و بەرامبەر سیستمەکە ینی مۆزۆکان انتخابات نییە ینی ئەترازێکە بەرامبەر خودی ئەم سیستمەکە 22 ساڵە ینی بەسەر سنگی ئەم جەماوەری کرێکار و زەحمەکێش و ژنان و لاوان و خەڵکی بێدەرەتانی و کۆمەڵگەوەیە بەڕاستی ینی ئەترازێکە بەرامبەر خودی ئەم سیستمە و ئەم بایکۆتە ینی پلە کەوتووە هەم بازجارێ خەڵکتەوە هەمە کاپی بەڵام ئەوەی کە هەموو جارێ بەرەوە ڕۆژەکە کەمتر بێتەوە ئێستا لە ساهشتا نازانیم جارێ احتمالە کەمتریش بێت باشە بە هەر حاڵ ئەو بایکۆتی ئێمە وەکو شتێکی هەرە مەبدەی و ئەساسی بەشێکە لەمە ئەترازە کۆمەڵایەتە ئەمە لایەنێکی کەی یعنی وەکۆم خەسائیسی ئەم انتخابات وەکو بەحسمان کرد یعنی انتخاباتی دژە شۆڕشە انتخاباتی ینی ئۆلیگارشیەکی مسلحی میلیشیایی کۆنتترۆل قوت و حیاتی ژیانی کردووە پەرلەمانێکە وە سیستمێکە کە فقر و فەلاکەت و داماوی بۆ ینی بە مەلاین و مەلاین خەڵک دروست کردو لە عێراقا ینی بیرکردنەوە لەوەی کە تۆ ئیسفادە لەم انتخاباتە بکەیت و ئیسفادە لەم سیستمە بکەی و لەم هەڵبژاردنە بکەی حتا بۆ تەبلیغات بەڕێی ئێمە ینی هیچ پایەیەکی نییە هیچ شتێکی زۆر بێپایەیە ینی ئێمە وەکو خۆمان کە گەیشتێتەوە قەناعەتەوە اعتراضەکە موجودە بەحسی ئێمە مەوزوعی ئێمە مەسائلی ئەساسی ئێمە ئەوەیە کە چۆن ئێمە اعتراضە بەڕێخین چۆن دەور ببینین لەوەی کامی اعتراضە ئیجتیماعیە نەڕوا جارێکی کە جهاتی کە و ئەطرافی کە بێجاری کە احتیوایکە هەر ئێستا من حەزەکەمەوە بڵێم هەدەسە تەیاری سەدن هاوڕێ شەما تیاری سەد بۆچی بەشداری ناکات لە انتخابات تیاری سەد بۆی لە بەشداری ناکات لە انتخابات بە پلەی ئەساسی هۆکارەکەی ئەوەیە کە خۆی ئامادە کردووە ئەم ئەترازە ئیجتیماعیە گە تەحول بێ بۆ هەڵچوونێکی جەماوەری بتوانێت احتیوایکە بتوانێت کاریگەری و هێژمۆنی لەسەر ئەو فئاتانی کە مەسەبێتی ئەو تایفەگەری ئەو متەئەسیرن لەگەڵ فاسیدین و ئەم هینەی کە خۆی بەناوی خۆی قساکات ینی لەگەڵ ئەم گەندەڵانی کە ئەم سیستما بن بەڕێوە علاساس تێکەڵ نەبێ بۆی حافظەی خۆی کە احتیوایکە ینی ئەو حساباتی خۆی کردووە بەڵام کۆمەنیستەکان ینی مەفروضە ینی لە بەرامبەرم ئەترازە ئیجتیماعی کە موجودە ئەم ناڕزایەتی جەماوەری کە موجودە ئەم ینی هینا ینی ئەم ڕەفزە بۆ خودی ئەم سیستما و بۆ خودی پەرلەمانەکەی و بۆ خودی انتخاباتەکانی تۆ خەریکی تەنزیمکردنی ئەمە بی چونکە تۆ ینی ئاوەها نییە هەموو جارێ ئەگەر ئەترازاتی خەڵک بڕاتە پێشەوە دواتر جارێکی کەیەتەوە ئەترازێکی سەوریەکە و جارێکە ئەتوانێت تیارێکی مارکسیستی و سۆسیالیست ئەتوانێت بێ ڕەهبەری بکە ئاوەها نییە دنیاوانە ڕاتەڕێەوە تۆ بێ لە قەلبی ئەم ئەترازە ئیجتیماعی ئەسە موجود بی خیانەتی پێ نەکە خیانەت نا ینی با بڵێن زەربەی لێنەی ئەبێت لەگەڵ یابیت ئەبێ بەشی بیلەوەی کە ئەم ئەترازە چۆن ڕۆژ بە ڕۆژ و لە حەزە بە لە حسە بتوانانی بە ئیتیجایەکە بیبێ کە ئیتیجای تحقیقی مەسلحەتی خۆی بێت دوو ڕۆژێکی احتیمالە تایاراتی فاشی تر ینی تایاراتێکە حتا لە ئەترازی ئیجتیماعیە ئەگەر تۆ ینی کە ئەو شعور کا بنبەستە بە ئیتیجایکی کا ئەڕوە باشە تۆ بێت لەگەڵ ئەم ئەترازابی ئەمە مهمەی ئەساسی کۆمەنیستەکانە نەدەوێت بچیتە ناو پەرلەمان نەدەوێت بچی دیعای پەرلەمانی بکەیت بەحسی ئێمە ئەوەیە لەبەرەوە بایکۆت بۆ ئێمە مەسلەیەکی زۆر پراکتیکی واقعی و مرتبط بە حرەکەیەکی ناڕزایەتی اعترازی طبقاتی غیر لەو کۆمەڵگەیە ئەمەی کە یعنی من دواتری ئەمەسەری یانەوەی کە بازەکەم پاسیبیزمە و ئەوەی ئەمانە ئەستا قسەیەکی زۆر بێپایەیە زۆر بێمانە بیانی بەحسی ئەسلی ئەوەیە تۆ ئەم خەندەقەت چۆڵەکە یان چۆڵی ناکەی ئاوەها نییە تۆ بتوانی هاوڕە شەماڵ ئاوەها نییە تۆ بتوانی لەم ئەترازە خەریکی ینی ڕێخستن و تەنزیمی و بەهێزکردنی و ڕوئیەی سیاسی پێدانی و بردننی بە ئیتیجایەکە کە مەسلحەتی طبقایەتی ئەو ئەترازە ئیجتیماعیە پرۆلیتاریە تەمسیل بکە ینی ئەمە ئیشی ئەساسی خۆتە بە پەرلەمان و بەچونە ناو پەرلەمان و بە دیفاع لەم انتخاباتە ئەمە عکسەوە لەبارە بێ
ئەمە بەعکسەوە ڕێگەی گەڕانەوەت نییە بووی کۆمەنیستەکان مهمان ئەمێ لەم فترە ئێمە لە حەزەکە کەمان یعنی بایکۆت من کاڵێم بە هنا دوو معنای هەیە یعنی ئەوە بڵێ چی پێڵەن یعنی بایکۆتی ئەکتیو و بایکۆتی غێرە ئەکتیو بایکۆتی ئەکتیو مەطرح یەک بایکۆت هەیە بایکۆتێکی ئیجتماعی اعتراضی ئەکتیو کە هاتووە تۆ وەکو کۆمەنیستێ ئەسڵن هینەکە بە چۆڵ کردو ئەگەر نەچی بە پای ئەم اعتراضە کۆمەڵایەتەوە لە ناویان نەبی وە هەوڵی ڕێخستن و گەشەدانی نەکەی باشەوە هێزەکانی ڕێک نەخەی وەنەی بێ بە ئیتیجارەکە کە ڕوئەیەکی سیاسی طبقاتی وەرگێ و ئازادی خوازانە و سۆسیالیستی بێت يعني ئەمە يعني بەمعنای کلمە وەزیفەیەکی ئەساسی و بایکۆتێکی واقعیە و ئەمە پراکتیکیە من يعني بایکۆتی ئێمە ئەمەیە بایکۆتەکەمان تعبیر کردو تەمان لە بەیانی ڕێکخراوی بەدیلی کۆمەلیستا ئەم تهدیدی ئەم انتخاباتەمان کردووە تعریفمان کردووە کە ئەمە چییە تعریف ڕخنی لە ڕخمان گرتووە لەو ئیتیجاراتانە لەو حیزبانێک کە بەشداریەکەن تایە دواتر هاتوین خصائصی ئەم يعني فساد و گەندەڵی و يعني دژایەتی ئەم انتخاباتە و بێمعنایی بڕفتی بە طبقەی کارگەر و بە خەڵکی زەحمەکێشەوە بەیان کردووە دوای ئەوە هاتوین لەسەر ئیستاژمان کردو کێمە لەم اعتراضان بەشێکی لەم اعتراضە کۆمەڵایەتیە بەشێکین لە پێشەوەی اعتراضی کۆمەڵایەتی و ئەکتیڤکردنی ئەم بایکۆتە بە هەموو مانای وش من ڕاستی ئاڕێمە پێشتریش لە سەبارەت بە هەڵبژاردننی پێشووی کوردستانیش چەند ساڵ لەو بەرسەبارەت بە هەڵبژاردننی عێراقی شەمان شتم وتووە بڕێ من بەشداری نەکردن لەم هەڵبژاردنەیە تەحسیل حاصلە ینی دەواازەیەک و دەرگایەک بووە هیچ هێزێک نەکراوەتەوە کە نوێنەرایەتی بەژەوەندەکانی کارگەر و زەحمەت چێش بکە یاخود بەتەمانە بێ سەودا و مامەڵیان پێ بکەوەوانە دەرگای بۆ نەکراوەتەوە کە بچێتە ناو پەرلەمانەوە مە شتێکی واقعی و هەر بە معنایش بەشداری نەکردن یاخود خۆ دوورگرتن مەسەلەن بەڕاستی ئاگاداربوونی ئەوەی کە سومعی سیاسی تێک نەچێت و ینی بەڕاستی تووشی هەڵە و پەڵەی گەورەی مێژوویی نەبی لە ژیانی سیاسی تا بێت تا بۆت بکرێ خۆت لەم زەنگاوە دوور بخیت خۆت لەم زەلکاوە دوور بخیتەوە ئەنی هەنێک لە هاوڕیان پێیان وایە بێت لە ناو زەلکاوای مەلە بکەن لەبەرەوەی کە ئەمەلەیە بە قازانجی کارگەر و زەحمەتکێشە من وازانم ئەمە هەر هینکردنە ئەمە خەون و خەیاڵە و تەبریر هێنانەوەیە بۆ لە زەلکا و مەلەکردن ئەگەرنا لە زەلکا و مەلەکردن بە قازانجی خەڵکی کارگەر و زەحمەتکێش نییە و کوژانەوەی دوا ئومێدەکانی ئەو خەڵکەیە بەوەیکەوە معنایەک بۆ سیاست و معنایەک بۆ قیەم و معنایەک بۆ پرینسیپ و معنایەک بۆ داکۆشیکردن لە ماف و بەژەوەندەکانی خەڵک ما بێتەوە ئەمە ناومێتکردنی هەموو ئەوانەیە کە چاویان لە هێزێکی شۆڕژ جێڕەکە تەواوی ئەم کۆمەلگایە ئەم سیستەمەکە دامەزرا و ئەم تاوان و بڕۆی کە ئەکرێڕەت بکاتەوە بەڵام بەشداری نەکردن بە جۆرە هەڵوێستێکی هەنی بڵێن چۆن بڵێن دەردی ئیسلامەکان ئەڵێن ئەضعف الئیمانە بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە من وشەی بایکۆت بە مناسب نازانم بۆ هەڵبژاردننی عێراق و کوردستان وشەی بایکۆت بۆ هەڵبژاردنێک دروستە کە تۆ بەندێک لە بەندەکانی بەڕێوەچوونی قانونیانەی مشکلی تیابێت لە شوێنێکە قاچێکی لەنگ بێت لە جێگەیەکە مشکلەیەکی بڵێن دیاریکراوی هەبێت کە نەتوانێت ڕنگدانەوەی ئەو شتێک کە تۆ مەبەستە بوارێک نەکرابێتەوە لە بەردەمی بەڵام فەزیحەیەکی وەکو ئەمەی کە پێوتری هەڵبژاردن لە عێراقا و لە کوردستانە بە بڕای من تەنها بۆ ڕیسواکردن شیاوە تەنها بۆ ئەوە شیاوە کەمپینی تەشهیر و کەمپینی ڕیسواکردنی لە بەرامبەر ئەنجام بدەی و ئەگەر بۆت بکرێ ئەساسەن لە بەردەمی هەموو سندوقەکانی هەڵبژاردن و هەموو بنکەکانی هەڵبژاردنە خۆپیشاندان لە دژی ئەم گاڵتەجاری و ئەم گاڵتەکردنە بە مەشاعیر و بە هەست و بە عقلی خەڵکیش بکەیت و ئەوانە ئەمە ئەو سیاستەی بە بڕای من دروستە بۆ مە معنایە من باسی بایکۆتی فعال و غیر فعال ناکە من پێم وایە ئەم جۆرە یاری و گەمە زۆر ئاشکرایە بە عقل و بە ئیدراکی خەڵکی کوردستان و عێراق و ئەمانە بۆ بایکۆتکردن ناشێ بۆ ڕیسواکردن و بۆ پەلاماردان و بۆ هەڵوەشاندنەوە ئەگەر دەستت هەبێ ئەشێ ناتوانانی پەلاماری بنکەکان بیت و سنۆقەکان لەسەری ئەوانەیە بشتێنی کە هاتون خەریکن گاڵتە بە
چارە نووسی خەڵگەکەن و ئەمانە لانی کەم خۆپیشاندانێکی هێمنانە لە بەردەمی بکە بۆ خەڵکە بڵێ ئەمە چێم ئەم قەشمەر بازاڕیەوە چم بەشداری تیاکەن بۆ گاڵتە بە عقلی خۆتان و بۆ پەنجەی خۆتان مۆرەکەن ویکەن بە هینێک ئەمە ئەو حقیقەتەیەکە بێ بە خەڵک بووتری ئەمە بێ بە فعالانە بە خەڵک بووترێ و با توش بین با تووشی شەڕ ببین با چوارمان بچێتە زیندانەوە با هەڕەشەمان لێ بکرێ بەڕاستی من دیارە من چووکە لە دەرەوەی کوردستان مومانە و لە دەرەوەی عێراقم بڵێن ناتوانم ئەمە بە معنای فعلی وانە بڵێم بخەمە دەستورکاری هیچ کەسێکەوە بەڵام لە دوورەوە کە ئەیبینیت ئەم واقعەتە بینی ئەم هەڵبژاردنە لە عێراق ناکرێ و لە سۆمالەکرێ لە سوودانەکرێ لە نازانم چوەکرێ هەڵوێستی واقعی ئەوەیە کە بەم جۆرە بەت بەرخودی لە بەرامبەراتی ئەگەرچی کە ممکنە لە ڕووی فعلیەوە ئەنجامدانی دیارە پێویستی بە قوربانیدانێکە کە من ناتوانم بەشدار بم تایە بەداخەوە بەڵام لانی کەم حقیقەتەکانە بێ باسکەین باسەکە ئاوایە ئەگەر قسە لەسەر هەڵبژاردنەکەی ئاوا قسەی لەسەرەکرێت ئەوانە بەغێری ئەوە بە بڕای من ینی بەشداری نەکردن ئەضعف الئیمانە وەڵام بە بڕای من وەڵام نییە بەم دۆخە من بۆیە لەگەڵ سیاسەتی بایکۆتانین بەو معنایی کە وەکو سیاسەتێکەوە چەند ساڵی بێنە پێشەوە پێشتریش ڕێی خۆم لەم بابەتەوە وتو بەس هاوڕێ شەماڵ یەک ملاحەزە لەسەر ئەوە ئەزانی چۆنە ینی لە تاریخی حرەکەی کۆمەنیستیە ینی دوو اختیار هەیە یان تۆ لە پەرلەمانە بەشداریەکەی یان بایکۆتیەکەی ینی بایکۆت هەردووکی سیاسی هەردووکی دوو سیاسەتی پەرلەمانەکەی ئێستا هاوڕێ دەمەی لە عێراق هەیە پەرلەمانی ئەمەی لە عێراق ئەزانم بەڵام بە هەر حاڵ ئەو هێناوێتی ئەوە زانم خۆوایە ینی خۆی وەکوتم ینی نەفرەتی خەڵک لەم پەرلەمانە لەو پەڕیایەتی ینی ئەسڵ پەرلەمان نییە بەڵام ینی تۆکو وەکو کارێکی سیاسیکە وەکو بچێتێکی کۆمەلیسی وەکو کارێکی سیاسی بەحسەکەەوە نییە کە لە ڕۆژی پەرلەمانە یاخود لەم چەند ڕۆژات تۆ چێتی ئێمە من باسم کرد ینی ئەترازێکی ینی مهمەی هەرا ئەساسی کۆمەلیسەکان ئەوەیە کە چۆن ئەم ئەتراز و ئەم نەفرەتە لە پەرلەمان و لە خودی سیستمەکە تەنظیم کات و کاریگەری هەبێ لەسەرەوەی کە بە قەناتێکا بیبان لە بەشەوەندی خۆی بە نەڕۆ بە ئیتیجای بورجوازی ئەحباطیکەن و ینی احتیوایکەن قسەکە لەسەر ئەمە ینی بەحسی هێن ینی کاڵم ینی ڕێگەیەکی واقعیە ئەمە ئەو دواتریش بڵێن ئەمان ئەم پەرلەمانی کە هاتوو لە عێراقا دامەزراوە ئیترەوە تاریخی نەتوانین بەحسیکەین ینی فەرقی هەیە ینی وەکو زمانی پێشووتر نییە ینی کە چۆن هاتووە تاریخیەن و چۆن طبقەی کارگەری سوادەی لێ کردووەمانە ئەمڕۆ ینی مقاتە ئەو اعتراض و نەفرەت لە خودی پەرلەمانەکە ینی یەک شتە ینی تۆتوانێت ئیشەکەت لێوێ ئەو ئیشە بکەیت و حتا لە ڕۆژی هینەکانی ئێمە لە خەڵک ناگرین ڕێگە لە خەڵک ناگرین کە بچێت ڕەبات یان کە بچێت انتخابات بکە ناچێت سنووقەکان پشکێنین ینی ئەشکری ئەمە لە ظروفێکی سەوری معەنە ئەمە بکرێت ینی بەڵام بەعام بەحسەکە ئەوە نییە تۆ باسەکە ئەوەیە کە ئەترازێکی اجتماعی هەیە تۆ چۆن بتوانانی مهمەیەکی زۆر گەورە و هەمەلایەنە لە بەردەمتە ئەم ئەترازە اجتماعی ڕێخی ئەمە بە مۆزوعی بەشداری احتیوایەکە و دژێتی و بەسڵم زەربەی لێە ئەمیکەیان کە ئەڵێم مقاتعایە ئیتە تعبیرەکەی هەرچێ بێ ئەم دەورە ئەبینی من قسەکەم ئەوەیە زۆر باشە بەرحاب چینە سەر مۆزوعێکی تر هاوڕێ مۆید ئەحمەد بەشداری حیزبی شوێی عێراق و کوردستان چۆنەوە سنگێنی حیزبی شوێی کوردستان و عێراق دیارە چەند جار و یا هەمیشە دایم بەشداریان کردو ئیتر کورسیشان بۆ بێ بۆیان نێ زۆر مهم نییە جاری وا هەیە ئەبن بە مادەی بەدەستێنانی خەڵکی تر بۆ کورسی ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەیە دەستبەرداری ئەم پرۆسێ هەر نابن هیچ کاتێک سەرباری هەموو ئەو دۆخەنا لەبارانی کە بۆیان دروستەکرێەوەوانە هەمیشە لەگەڵ یابوونەوەوانە بە حیزبی شوێی کوردستان و عێراق ڕوتێکن و ڕەوەندێکن لە عێراقەکە ئێمە زۆر دەمێکە لە دیر زمانەوە سنوور بەدی خۆمەمان لەگەڵا کردوون و نیشانمانداوە کەوانە هیچ پەیوەندیشان بە ناڕزایی کارگەر و خەڵکی زەحمەتکێشەوە نییە لە کوردستان و لە عێراقا بەڵام پێم خۆشە هەروە ئاڵتەنگاندنێک ببینم سەبارەت بەم بەشداری ئەمان لە عێراقا چۆنە بە تایبەت تۆ زۆرتر ئاگاداری عێراقی ئایا جانان ئەڕۆیشتن لەگەڵ ڕوتی سەدرا پێما بێ ئاخر جار ڕوتی سائیرونیان دروست کردو ئەوانە خەڵک پیانێ وتن حائیرون بەگاڵتە پێکردنەوە پێما بێ لیستی حائیرونیان ناونابوون یانەوەی کە سەریان سوڕماوە و بڵین نازانن چی بکەن و ئەوانە یاخود لە دۆخێکی بڵین بێ بڕیارە ئەژین
ئەم جاریان لەگەڵ کێن و لەگەڵ چێ لیستیان تۆمە دروست کردو و ئایا شتێکی لەو بابەتانە هەیە کە بتوانن جێگایەک بگرن لەم پەرلەمانەیە کە دێت؟ دەست خۆش خۆی حیزبی شوێعی خۆی تۆ جوان باسی کرد ینی دەورانەی دیوە ئەوانە خۆی بەشێکە لە ڕژێمەکە بەڕاستی ینی لە 2023 هەتا کوێسە حیزبی شوێعی بەشێکە لە دروستکردنی سیستمی برجوازی یان نەکرد ئەوەی کە بەشی ملحقی دروستکردنی سیستمی بۆرجوازی دائما ئەم دەورەی هەبووە تەمانەمە دەورێکی ینی هەتا بڵێ دژ بە مەساڵحی کرێکار و زەحمەکێش و خەڵکی ئازادی خوازە بەڕاستی ینی و بەشێک نییە لە هیچ نوع ئیسلاحێک بۆ ئەوانە یعنی حتا ڕیفۆرم خوازیش نین ینی ئینەکەشانەگە تۆ سێری کە حکومەتی مەدەنیە و باسی دەوڵەتی مەدەنیەکە و باسی ئەدابردنی هێزی چەکدارەکە لە هینا هێزی چەکدارەکە لە حیاتی خەڵکە ینی بڵێن میلەشیەکان کەم کرێتەوە وەنەوە لە ئازادیەکان تحقیق کرێتەوەمانە بەڵام حتا لەسەر مۆزۆی ینی مدەوەنەی ئەحکامی جعفەری هیچ قسەیەکیان نییە ینی مەسەن لە پەرلەمانێکی ئاوا کە کۆنە پەرسترین قەراری دەرکردو قسەیەکی نییە بەهەرحاڵ حیزبی شوێعی عێراقی بەشێکە لە ڕژێم و لە بینای ڕژێم يعني هو هيج مجال مناقشة يعني تاريخا شو تفاصيل حياتيشان وسياستيشان أمين شانها لشخص حتى صال الرابردوها هر أما بينام بو أما الدولي أما الدولي بو إن جاتهم ملاحظة أما رايت فهمي كسكرتيري حزبي شوية ولا قال يقدواني كي عضوي برلمان من دام يعني هل بجرام بو عضوي برلمان لب انتخاباتي 2020 بيش 2020 آخوان هەڵبژاردن لەژێر سەختی ئینتفاسی ئۆکتۆبرە 2019 ئەمانە هاتنە دەرێ لە انتخاب لە پەرلەمان ینی ئیسقالیان کرد وەکو عضوی پەرلەمان ینی هینیان پێوە نەئەما حیسیەتی سیاسیان پێوە نەئەما حتا ناو گەنجان و ناو خەڵک و ناو حتا هەوادارانی خۆیانە هاتنە دەرێ لەژێر سەختی ئینتفازەکە باش چەند ئیسڵازەکە وەختە هێشتا ینی لە گەرمەی هینەکەیان نەبوو ینی هێشتا زۆر بەقوەتیش نەبوو بەڵام ئەو نەزەختەکە زۆر بوو کە ئەوان نەتوانیت بڕوان با ئیسقالیان کرد باشە ئێستا تۆ ملاحەزەکە کە جارێکی کە ئەچێتەوە بۆ ئەم پەرلەمانەوە بۆ هەڵپەیی کە ئێستا بۆ یەکە حیزبی شوێعی و ئەم هینەی دروست کردووە ئەوانە ینی ئەمە لە دوای ئەوەی کە ئەم تەراجعە ئەم فەرزکردنی تەراجع قەمعی بزوتنەوەکە ئینتفازەکە و فەرزکردنی تەراجع بەسەر وەزعی سیاسیە جارێکی کە ئەچێتەوە ناوی جارێکی ئەچێتەوە ناوی يعني ئەمە دلیلێکی زۆر وازەحە کە تۆ لەژێر زەختی ئینتفازان هاتی دەدەرێت بە زۆر باشە لەم سەر جارێکە کە ئەزانی ئینتفازە لە گۆڕێنی و خەڵکەکە چۆتدا جارێکێکی تۆ سەر هینەکەی خۆت سەر تەقلید و سنەت و نەریتەکەی خۆت دەچیتەوە ناو انتخاب پەرلەمانەکە تەمانەمان بە حکمی وەزعیان وایە بێگە پەرلەمانە بەشدار بن و سیستمیان وایە ودوايا وإسام تحالفي كدروسيان كدو قينا كم بيشوت التحالفان لقل صديقان أبو إسام تحالفان على أساس نوع قل مجموعاتك دور بلي خوانا كواي اجتماعي ويعني أوي لا انتفاضة قسمي كان موجود بونو يعني تحالفي طبعا الشبكة اجتماعية معنا عندوس كدو هنا كدو يعني بكوا أم تحالفان دوس كدو حتى تحالف غشان يعني من نظام يعني هنا كانت شيء غرصة كانت شيء بس أنه تحالفي بديل طبعا التشويق يجب أمد دروسك بديل الكومنسي العراق يعني هاتون تحالفي أنه تحالف البديل باشا يعني مش أكيد يعني اشتكي لبشتوي وكو سياسة يعني كأمنا وين هالبجاردو بو احتواي أم يعني هجنا لك نوع الراديكاليتي كومنستي شورج جيري فيه بيتو أنا بنا حتى وجه احتواء يعني تقلية كان خلق نازل بهالحال يعني أمان يعني هي حركة كان أما بمشكلة حزب شوية عراقي واشتكي هني اشتكي يعني بلين عجيب نية والله من همان كانت تأثيري كاريجري تأثيري حزب الشيوعي العراق بتابة حزب الشيوعي كردستان حزب الشيوعي كردستان هل لسد بعض أوساطي تشوفوا كومونيزم للعراق على كل سنة كاريجريان هي يعني أمس اسمه تقريبا كاريجري بجيش تقول سبب شغلة كساني كي راديكال وكومونيست كوقت خوي وبينا نكردو حزب الشيوعي وكوي شلون عواتق ينكردو بلام سيدا كده قال يعني أم منهجا
بەناو ئیسلاحە بەناو مساوامەگەرە لەگەڵ سیستما بەناو ئەوەی کە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەڕۆی کارێ بکەیت و ئەوانە کردوانە بە مۆت ینی لە من ئەم جاری پێشوو نەگەرم جارژەم جاری پێشوو لە کوردستانە من لە دانیشتێکم بدام زۆر سیر بوو ینی کە شۆڕمەکردنی مۆدێکەیە بۆی کە بڕۆی بۆ ئینتخابات و بەشداری کەی توانە زۆر لاعجیب بوو ینی کە سیرەکەی زۆر زۆر ناکۆکە لەسەر خودی ئەو جەوەی کە لە ناو کرێکار و زەحمەکێش و خەڵکی خوارەوەی کۆمەلگا زاڵە ئەمەی کە هەیە یعنی لە ئیتانی تاراتی سیاسی برجوازی و ئەم مسەقفینی ئیسلاحی و مسەقفینی ینی ڕۆشنبیران و بڵێن ئەم تارێتی کە بە دەوری حیزبی شوعیایە ئەمەیە کە ئەم نوع ئاهینە فەرحەکە ئەم نوع مجاملەی پەرلەمان لە کاتێکە تۆم لە حەزەکە لە کاتێکە کە ئەم ساڵ ئەم پەرلەمانی ئێستا لە هەموو پەرلەمانێ زیاتر ڕسواترە باشە لەنا ئەم پەرلەمانە ئەمانە چنە ناوی یعنی حیزبی شوعی یان جاریکە گەڕاوەتەوە بووی و حتا ینی سەدیەکان کە پێشووتر لەگەڵیان نابوون و سائیرونیان دروست کردبوو حتاوانە نەچوونەتە ناوی بەڵام تەمەنەوان ئەغرازی کۆنەپەرستانی خۆیانیان هەیە بۆ مەسەلە زۆر باش ئەو گروپانەی کە حیزبی شوێ بەڵێ ئەو گروپانە حیزبی شوێ عێراق لەگەڵیانە ڕێکەوتون گروپی وتت مەدەنی و ئەوانن ناسدانی ناسراویان تایە مەدەنین ئاخت حەقی مەسەلەیەکێکە لەو منەظەمەی کە هەبوو هەرخۆی ڕەبتە بەوانەوە ئەوەی کە من ئاگام بێ مەسەر مەجموعاتی کە هەن هەر مجموعی دیموکراتی وەتانی و ئەمانە دەمەکەی ئیشی لەسەرەکەن یانەوە دیموکراتی مەدەنی ومانە مجموعاتن کە ڕبتن بە حیزبی شوعی و خۆیان ینی بەشێکن لە شەبەکەی ئیجتیماعی حیزبی شوعی خۆی ینی تقریبا ئەوە هایە لە ئەصدقاء و هینیان بەو شکڵەیە زۆر باشە بەحاڵ من پێم باشە باسمان لەسەر هەڵوێستی هەردوو حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان بخەینە بەشی دووەمی ئەم گفتوگۆیە و لە نیوەی گفتوگۆکەمان نزیک بووینەوە داوا لە بینەران و ئازیزانێکە کەم کە لەگەڵمانان لە یوتیوب لینکی یوتیوبی بەرنامەکانمان لە ڕێگەی خۆیانەوە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بڵاو بکەنەوە دۆستانیان بەم کەناڵە بناسیێنن واگەر تا ئێستاش نەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن کە دیارە ئەمە بۆ ئێوە هیچ شتێ ناچێ بۆ ئێمە زۆر باش ئەبێ ئەم کەناڵە زۆرتر لەسەر پێی خۆی وەستێ بەرحاڵ ئەم یارمەتی و کۆمەکەتان جێگای سوپاسە بێ تا ئاوە چەند سیستانیەک بەجێتانە هێڵین بۆ بەناوبڕێک و بۆ بەشی دووەمی بەرنامەکانمان دینەوە لاتە بەدازدان دووبارە سڵاو لە کەناڵی هیواوە بینەری گفتوگۆن لەگەڵ هاوڕێمۆیە دەحمەدا سەبارەت بە بایکۆتی شۆڕش و هەڵپەی بەشداری پەرلەمان هاوڕێمۆیە لە بەشی یەکەمی ئەم بەرنامەیە قسە باسمان سەبارەت بە پەرلەمانی عێراق و کوردستان کرد سەبارەت بەو هەڵبژاردنە کرد سەبارەت بە جێگا و شوێنی ئەم هەڵبژاردنی ئێستا کرد و سەبارەت بە سیاسەتەکانی حیزبی شوێی کوردستان و عێراق قسەمان کرد من پێم خۆشە سەبارەت بە بەشداری ئەم جارەی هەردوو حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان لە تۆ بیستم حتمەن ڕەخنەتان بۆ لەم بابەتەوە لێکدانەوەی خۆتان هەیە من پێم خۆشە ڕەخنەکانتان و باری سەرنجی خۆتان لەم بابەتانەوە بە بینەرانی ئێمە بگەێنن فەرموو
زۆر سپاس هاوڕێیان. ئێمە تەمان لە بەیانی ڕێکخراوی بەدیلی کۆمەنیستی سەبارەت بە انتخابات ینی بە گشتی باسمان کردو، ینی تەختیدمان نەکردو، لای دو حیزبمان نەهێناوە، بەڵام با گشتی باسیەوەمان کردووە کە ئەو ئەحزابانەی کە ینی بە کۆمەنیست دەشێت ناوی کۆمەنیزما کارەکەن بەشداریان لەم انتخاباتەیە شوێنی ڕخنەی جدی ئێمەیە و داماناوە کە لە بەردەم لە سەرئەساسی بەرژەوەندیەکی بەرتەسکی حیزبی خۆیان و هیچ پەیوەندیەکی بە مۆزۆی ئاڵوگۆڕی ئەو کاریگەری لەسەر تحقیقی هیچ هەدەفێکی هیچ ینی مەطالبێکی خەڵکی کرێکار و زەحمەکێش و نەدار و ینی سەر جەماوەری ئەو کۆمەڵگەیەوە نییە، علاقی بۆ شتانەوە نییە و بەعکسەوە ینی سیاسەتێکە کە بۆ ئیتیجایە ینی سیاسەتێکە لە مەسلحەتی خۆیان لە مەسلحەتێکی حیزبی بەرتەسکەوە هاتۆتەوە ئەوە چۆنە ئەوە بەعام، بەڵام ینی وەکو خودی ئەم دوو حیزبە ئێمە ڕخنەیەکی زۆر زۆر جدیمان هەیە لە مۆزۆی مشارەکەیان بەشداریان لەم هەڵبژاردنەیە. ینی ڕخنەکە چییە؟ ئەوان تەمان تەبلیغاتی خۆیانیان هەیە، تەبلیغاتی خۆیانیان هەیە کە لە هینی لە مەقۆلاتی لینینەوە هێننەوە هەتاکو و تەخیر لە ڕێڵی بیرکردنەوەیان لە سیاست کە تا ئێستا ئەمە بەشداری نەکردن بەشێکە لە ینی چەپی سنەتی و ئەم مەسائلانە. طبعا لەمانە هەموو شوێنی ڕخنەی ئێمەن و هیچ نوع تەبریرێک نایەت و هیچ نوع پاساوێک نایە بەوەی کە پاساوی ئەو هینام کات، ینی ئەو بەشداریان کە ئەو بەشداریە یەک کاری سیاسی بەڕای من زۆر هینی نەکەم، بەڕای من یەک کاری سیاسی ینی بە پێچەوانەی اعتراضی طبقاتی و اجتماعی ئەو کۆمەڵگەیە لە بەرامبەر خودی سیستمی سەرمایه‌داری کە کورد و بەرامبەر خودی ئەو ڕژێمەی کە لەسەر حکومە لە عێراقا ئەم ڕژێمە تائیفی قەومی و دینیە ئیسلامیە. باشە اینجا ئەم حرەکەتە من بەڕای من خۆشیان باسیەکەن کە ئەڵێن ئەمە بەشێکە ئێمە هینمان گۆڕاوە، ڕەمان گۆڕاوە تا ئێستا غەڵەت بووین نەچوین بەلای ئەم شتەمان نەخستووەتە دەسووری کارمانەوە و لەمەوە دوا بۆ ئیتیجایە ئەڕۆ. بەڕای من ئەمە تەغییرێکە لە سیاسەتە، تغییرێکە لە سیاسەتە بە ئیتیجای ڕاست، بە ئیتیجای چەپنا، بە ئیتیجای چەپی کۆمەڵگەنا، بە ئیتیجای کۆمەنیزمنا، تەقوێتی کۆمەنیزمی ڕادیکالنا. ئەمە حەقیقەتە من ئەم ڕخنەیە تەجیلەکەم لێرە، ئەمە ڕای خۆمە، ڕەوان بیر ناکەنەوە، بەڵام بە شکلێکی واقعی نەک بە شێوەی نەزەری، نەک بە شێوەی ذهنی ئێمە، بە شکلێکی واقعی لەسەر ئەساسی ئستقطابێکی طبقاتی کە لە کۆمەڵگەی عێراقا هەیە، لەسەر ئەساسی تەجروبەیەکی واقعی کە 22 ساڵە جەماوەری کرێکار و زەحمەکێش و نەداری ئەو کۆمەڵگەیە ڕایگوزارێن لەگەڵ ئەم سیستمەیە وە کۆمەنیزم لە هەموو مەراحیلەکانیە پەیوەست بووە بە ئاوات و ئامانج و مەطالیبەکانی ئەم طبقەیەوە. ئەم ڕۆشتنە بەشداریکردن لەناو انتخابات و پەرلەمانی ئێستای عێراقا ینی ئەمە وەلایانێ ئەچێتە شوێنێکی کە ئەچێتە شوێنێکە لە خەتێکی کەوە خەرەکە دەکەن. ئەم خەتە تەمان غەڵەتە بەڕای ئێمە و بەڕای خۆم شخصیان باشە و ئەمە نایگەینێتە هیچ شوێنە لە زەربایان لە کۆمەنیزم زیاتر، زەربایان لە کۆمەنیزم، چۆن ئێمە من حیزبی کۆمەنیستی کرێکاری عێراق و کوردستان تا ئێستا تا ئەم لەحزەیە حیزبی شوعی نییە، حیزبی شوعی نییە تاکو بڕاحتوان لە تاکتیکێکی معینە لەگەڵیانە هێند بکات، ینی تەخالف بکاتەوەمانە کە تۆ بە ئیتیجای معینە بە ئەم سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە بە ئیتیجای کاڕۆکە ئەم ئیتیجای بەرەو ڕۆچوونێکە بە ڕۆچوونێ بە بۆ ئەجوایی برجوازی، ینی تۆ ئەڵێ من بە بەشداریکردن لە پەرلەمانە و لە ئینتیخاباتە دەمەگا بە کۆمەڵگە ئیرتباطەکەم بە مجتەمەعەوە کام قسەیەشەکەی لەو لاشەوە یەک بۆ زەماڵی بە دەمی ئەوانەی کە کۆمەنیستن، ئەوانەی کە ڕادیکالن، ئەوانەی کە بە دژی ئەم سیاسەتەوە ساوەتە ناوێنە سنەتی چەپی سنەتی ئەستا نازان چەپی سنەتی یانی چی، خۆشیان نازانیانی چەپی سنەتی و
چپێکە لە ماڵەوە دانیشتو و پاسیڤیزم و ینی هەزار بێت لەفز لەم هینانە بەکارە هێنن حتا خۆیان بە طبیعەتی حاڵ لە خودی کەمپێنەکەیانەکەیکەن کە سیاسەتی هەڵیان بژات و جانێکیکە ئەوێت ئیسپاتیکە کە دژی حتا خەتێک و دەنگێکی ڕادیکالەکە بەڕووی ئەم سیاسەتی ئەوانە بەرزبێتەوە حتا ئەوەشیان ئەوەش خۆی ئیسپاتێکیکەیەکە ئەم سیاسەتە بەرەو ئیتیجای کارڕۆ تو بۆ سیاسەتێکی تەبەنی کردووە دای ئەنی هەر کەسێکە مقاتعیکە ئەوە پاسفیستە ئەوە نازام لە ماڵەوە دانیشتو ئەوە ناوێ عزیەتی برجوازی بە ئەو قسانە چیە مەتەن لەکوێنە کۆمەلگا یعنی گڵی بەستووە کۆمەڵگە لە ینی مەوجی ئاعتراز لە بەرامبەر ئەم سیستما ینی قڵپەیە باشە تۆ هاتووی لە گەرمەی ئەم ئەوزاعەیە لە گەرمەی ئەم سڵاعە تەبەقایەتی واقعیە ئەو شەدیدەیە و نەگەر هاتووی تەبەنی سیاسەتێکە کردووە کە ئەڕۆی چیتە پەرلەمان هەجی ئیسفادەیەکی نە بۆ کۆمەنیزم نە حتا بۆ خۆیان وەکو دۆ حیزب هەیە بێجگە لە زەڵبەیان لە خودی کۆمەنیزم باشە ئەم سیاسەتاکی تەبەر انتخاباتە هینەکەی بە ناوی تەمەتەبلیلا دێنەوە شتیکە هەیەەوە من ئیسا چینە سەری ئەگەر مەجال هەبێت حتمما چینە سەرەوانە وەڵام من با خۆشم سەرنجەکانی خۆ بڵێم با من یەک دەساگەتایە ئەم سیاسەتە هەڵەیە ئەم سیاسەتە من هیوادارم بە ئەسرا وەقت لی بکشێنەوە ینی ئەسڵەن وازی لێبێنن یعنی هەچە نازامی هین بووە و ئێمە حتا حەزەکەم یەکشتیکە پێ بڵم هاوڕست شەماڵ ئێمە لە تاریخی خودی ناو حیزبی کۆمەسی کرێکاری عێراق لە ساڵی 2010 چوینە ناو مۆزۆی انتخاباتەوە ینی هەڵبژاردننی هینی ئەو وەختە تەمانە وەختە فەرقێکی زۆری هەبوو لەگەڵ ئێستا ئەوەی زمانی ئاید علاوی نەوە دوێک دەنگی هێنا احتیمال بوو تۆزێنەوە ئایا هینێک بێت ینی وەزی سیستمەکەیشگار بەو شکڵە نەبوو کە ئێسایە ئەو وەختەش بەڵام گەیشتنەوە قەناعەتی کە ئەمە هەڵەیە و هاتین مؤتەمەرێکی سەحەفیمان کرد حتا من لە بیرمە من و هاوڕێ نادیە مەحموود چوین مؤتەمەرێکی سەحەفیمان گرت و هاتینە دەوتمان ئێمە ناچین لەگەڵ ئەم هینا بەردەوام نابین لەگەڵ ئەم مۆزوعی انتخابات و شتا تۆش بێ ئێستا ئەمە بکەیت یعنی بیتە دەرێ ئەم سیاسەتە سیاسەتێکی هەڵەیە و گۆڕینی ئەوەی کە ئەمە على طول ئێمە بەم ئیتیجایە ئەڕۆین یعنی تقریبا قسەکانیان لەو بابەتە بێ و حتا یەکێک لە هاوڕێیان لە قسەکانیە کە مەقالەیە نازانم چین بڵاوی کردوێتەوە باشە باسیەوە کاڵێ ئەڵێ ئێمە هینە بە دوای ئەفکاری پۆپۆلیسی خەڵکانە ڕێنەوە پۆپۆلیستی نین دوای ئەفکاری خەڵکانە خەڵک چۆن بیرەکاتەوە وكأنه عالم ڕۆشتۆ بەلای فاشێتە ئەو عالمە ڕۆشتۆی ئەترازی اجتماعیەیە ئەترازی بە دژی سیستم معقول نیە کۆمەنیستی ئاوا قساکە لەبەرەوەی تەبلیغی سیاسەتێکی خۆی بکە یعنی تۆ ئەبێ بۆی هەوڵ و تێکۆشان دەوە دەکە ئەو جەماوەرە نەچێ بە ئیتیجای نەچێ بە ئیتیجای ینی پاشێت و بە ئیتیجای تیاراتی کەی ناسیۆنالیست و ئیسلامی و کۆنەپەرستا بەعکسەوە واجبە دەوەی کە بێت هینێکی نەگەوەی کە بڵێ وەڵا ئەم اعتراضی هیچ نییە و ئەم بایکۆتۆمانی هەمووی ینی مۆزوع نییە بۆ ئێمەوە بارها یعنی قسەکە چوە کورت و مختصر ئەم سیاسەتە بە ڕای ئێمە سیاسەتێکە زەرورمەندە بە حرەکەی کۆمەنیستی لە عێراقا و لە کوردستانە سیاسەتێکە کە شایەن نییە کە ئەم هەردوو حیزب تەبەنیکەن و من هیوادارم کە مراجعەشی بکەنەوە و لە هەمان کاتیشە سیاسەتێکە کە تۆ ناتوانانی تەبلیغی ئەم سیاسەتە بە لێدان لە تاراتێکی کەی کە کۆمەنیزم بەڕووی وەساوەتەوە ئێمە قساکەین من حەزەکەم ئەوە بڵێم ینی حەزەکەم ئەوە بڵێم ینی کە یعنی ئێمە کە ئەوختی ئێوە ئەڕۆن بە ئیتیجاهی بەشداری لە پەرلەمانە وەلا ئەم انتخاباتەیە و لەم سیستمەیە بە معنایەک یعنی ئیشەکە لەسەر خودی کۆمەنیستەکان قورسەکەن و ئێمە بێ حتا تەقویزی ئەوەش بینەوە یعنی ئێمە کۆمەنیستەکانی عێراق و کوردستان بێدەنگ نابنە بەرامبەر ئەم خودی هەچت ئاڵوگۆڕێکە ڕۆیە بەڵام وەکو چۆن بڵێ ڕایەکە بەر ناین نەخوارەوە ئەم سیستمە ئەبێ بڕوە ئەم سیستمەی کە لە عێراقا زاڵە سیستمێکە کە شایەتنی ئینسانی ئەم عەسرە نییە و شایەنی کرێکار و زەحمەکێش و ژنان و نەدارانی ئەو کۆمەڵگەیە و هیچ شتێکە یارمەتی ئەمە باکامە بمێنێتەوە بەشداری بکانەوەی کە ئیدامە با بەم سیستمە کە خودی پەرلەمان و بەشداری لە پەرلەمان و بەشداری لە انتخاباتەکانە شتێک نییە جگە لە ئیدامەدان بەم سیستمە شوێنی اعتراض و ینی ڕەخنە و
بەرەنگاربوونەوەیەکی لەلایەن خودی کۆمەنیستەکانەوە پێش هەموو کەسە لە عێراق و کوردستان ئەمە من پێم وایە هاوڕێمە دەم ڕێبازە تازەی کە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و عێراق گرتویانەتە بەر لە چەند ئاستا هەڵەی کوشندێکی هەیە یعنی لە ئاستی هەڵسەنگاندن و ئەوانەیە پێچەوانەکردنەوەی هەموو ئەو قسانەیە کە لە ڕابردووە کردویانە واقعێتێکە لە ڕابردووە زۆر بە دروستی تەشخیص دراوە ئەمانە ئەمڕۆ تەشخیصەکەی پێچەوانە ئەبێتەوە بەبێەوەی ئەو واقعەتی جاڵگۆڕێکی بەسەرا هاتبێ و دڵخوازانەی خۆیان وێنەیەکی دیاریکرا و لە ئەم هەڵبژاردننی پەرلەمانە ئەدەن کە مقایسەیەکەن بە هەڵبژاردننی پەرلەمانی دۆمای رووسیا ئەوانە لە ساڵی 1970 ئەوانەیە کە پەرلەمانێک بوو قەیسەر لە بەرامبەر شەپۆلی شۆڕشە بۆ سەرکوتکردنی شۆڕش لە پێشاهێناوی بەڵام بەشێک پاشەکشەش بوو لە بەرامبەر ئەو زەخەمە شۆڕش جێرانەیە کە هات بۆ پێشەوە ئەمە مقایسەکردنی ئەم پەرلەمانەی عێراق و ئەم لوی جەرگەیە دەردی وابزان هەر خۆت بوو جارێکان لە نووسینەکان نووسی بوو یاخود یەکێک لە هاوڕێیانی تر بوو ناوی نابوو لوی جەرگە مەجلیسی تایەفە و قەبایلەکانی ئەفغانستانە ئەمە لوی جەرگەیە ئەمە نە پەرلەمانە نە پەرلەمانێکە کە هیچ معنایەک و هیچ مقەوماتێکی مؤسسەیەکی سیاسی تیابێ نە لەلایەن خودی دەسەڵاتداران و میلیشیاکانەوە هیچ احترامێک و تەقدیرێکی بۆ دانرێ هیچ اعتیبارێکی بۆ دانرێ ئەتوانن ڕئیسەکەی لە سەیتەرە نێڵن بێ بەم دیوە ئەتوانن کە هەموو بڕیارەکانی هەڵوەشێنەوە ئەتوانن زەخت و فشار بێنن بۆ ئەندامەکانی ئەتوانن ڕئیسی لیستەکانی لە زیندان دابنێن بە تۆمەتی ڕەوا یان نەڕەوا بە هەموو شێوازێک ئەتوانن هەرچێشان بیکەن ئەتوانن تاتیلیکەن ساڵێکیش کەس لێشی نەپرسێتەوە کەس نەزانێ ئەم پەرلەمانە هەیە یان نیە ئەم تەقیمە کە ئەمانەی کەن ئێستا ئەم هاوڕیانە بۆ پەرلەمان لە بناغەوە ناواقعیە لە بناغەوە دڵخوازانەیە خۆیان تەوقعێکی دیاریکرا و تەسەوریی دیاریکراوێن هێناوانێ بەسەر ئەمە فەرزکن کە بەڕاستی هینە و هەموو قسانەشی کە یەکەم چەپی سنەتی و سنەت تەقلیدیوانە محکومکردنی 33 ساڵی ڕابردووی خەباتی خۆیانە 33 ساڵی مواقف و هەڵوێستیانە لە بەرامبەر ئەمەیە اینجا دوایی بەرحاڵ تەسویرت گۆڕا بە فەرزی حاڵێن وەقایع گۆڕاوە نەک تەسویر وەقایع گۆڕاوە لەسەر ئەساسی ئەمە بێت تاکتیک هین بکەیتەوە یعنی خۆ ئێمە 33 ساڵە لە ناو شەپۆلی ڕاپەڕین و شۆڕشی بەردەوامی جەماوەران نەژیانی تا ئەمڕۆ ئەم شۆڕشە نیشت بێتەوە اینجا هەوڵ تەکتیکیشی تر بگرینەوە وەک وەزعەکار وەکو خۆێتی بەڵام وای دابنین کە وایە ئەمە گۆڕاوە باشە بەشداریەکەی لە پەرلەمانە بۆ چی پرسیارەکەت چییە بۆ بەشدارێکی لە پەرلەمان بۆ ئەوەی دەنگی کارگەر و زەحمەتکێش بگەێنینە ناو پەرلەمان دێ باشە لە هەمان ئەو بەیانەیە کا قسانەی تیاکرێت لە خوارەوە ئەو تێ بەڵام نەیان هێشت بە دەلایلێکی دیاریکرا و ئەوانە نەیان هێشت ئەم جارە کەمپینەکەی مهمە کەمپینەکەی بۆچی مهمە بۆ بەرەو ڕووبوونەوەی ئەوە قسەکردن لەسەر گوزەران و ژیانی خەڵک و مەطرحکردنەوەی ئەوانە وەکەوەی خەڵک هەموو ڕۆژێ بۆ موچە لەسەر جادە نەبێ هەموو ڕۆژە لە دژی ئەم دەسەڵاتە لەسەر جادە نەبوو بێ و ڕاپەڕێنی نەکردبێ و کوشتاری نەدابێت و زیندانی نەکرابێت و دەربەدەر نەکرابێ ئەمە پێچەوانەکردنەوەی ئینەکانە دێ چاکە باشە کاندیدت هەیە بۆی کەوا بچێتە ناو پەرلەمانە نەخێر نانێش کاندیدمان هەبێت دەی نان هەش کاندیدمان هەبێ نەمانتوانی ئەم جارە کاندیدمان هەبێ نەخێر ئەم جاریان ئێمە پشتیوانی لە کاندیدێکی دەی باشە ئەم کاندیدە چێە ئەم کاندیدێکە کە بەرنامەکەی ئێمەی قوبوڵە بە چه دەلیلێک ئەمە خۆی پێیوتینە من نازانم بەڕاستی ئەم کاندیدا کە بەرنامەکەی ئەمانی قوبوڵە قورعانی بۆ خواردوون ئەخر بۆ لە هینی مەسیحەکانش قورعانیش نازانێت خوا بەچی متمانیان پێکرد لەکوێیە ئەم کاندیدا خیتابێکی داوە قسەیەکی کردووە وتارێکی نووسیوە باشە تەنانەت ئایا دانیشتون لەگەڵە ئایا ناوەکەتان ئەزانی لە کۆنگرێت ڕۆژنامەوانیە کەم کەسەتان هێناوە ئەی ناسێن بە کاندیدی خۆتان پێڵێن ساهیرە ئەو ناوی سائیرەیە ناوەکەشی فێر نەبوو بوونجارێ گرنتیتان لێ وەرگرتووە کە بەرنامەی ئێوە بەختە ناو پەرلەمان و ئەمانە باقیتان چێ دەلیلتان چی هەموو ئەمانە کە یەخیتە سەرێک بەڕاستی هەڵپەیەک ئەبینی بۆ بەشداریکردن لە پەرلەمان کاکەویتە گومانەوە ئەو هاوڕانە ڕەخنیان لە من گرتووە یاخودەڵێن کە
گوایە من وتومە ئەمە لە ژێر زەختی سیاسی یاخود ئیفتیزازی سیاسیا کراوە من بۆ واقعی پێم وانی ئەم هاوڕێیانە بەدەر لە هەموو هەڵسەنگاندنێکی دروست و نادروستی سیاسیان پێم وانییە تا ئەم ئەندازێ لە ئاستی تاکتیکە تاکتیکی سیاسی بە معنای پەتی وشەکە ئاوە دەستەوەستان و دەست و پێسپی بن چۆن ئاوا فێڵیان لێ ئەکرێ چۆن ئەچن متوانەی خوانە خەنە پشکەتێک و کە نازانن چییە بەرنامەی چییە قسەی چییە بەچی متمانەتان پێکرد بەچی ئەزانن سبەی نهینەکە دوای ئەڵێ پشتیوانیمان کردو پشتیوانیتان لێ نەکردووە کۆمونیستی 42 ساڵە و 43 ساڵەتان هێناوە لەسەر شەقامەکانی سلێمانی پۆستەری بڵاوە کاتەوە بۆ لەم ڕوانگەیەوە خۆتان هینەکەن شتەکان ئەشێوێن و تێکەڵی ئەەکەن بەڵام حقەتەکەی ئەوەیە من وا ئەزانم دەستەیەک یاخود کۆمەڵێک هاوڕێ لە ڕابەرایەتی ئەم حیزبەیە دەستی تەواوی ئەندامان و لایەنگرانی خۆیان کرد بە زاخە ووایان لێکردن کە کەس نەتوانێت لە داهاتووە ستێژان لە سەبابەتی ئەم سیاستەوە لەگەڵا بکە ئەوان کە پشتیوانیان لە کاندیدێت کرد کە نایناسن فقط بە خاتری ئەوەی کە حیزب بوتی پشتیوانی بکەن و ئێمامانوێ لە پەرلەمانە بین بۆ هەڵبژاردننی داهاتوو کەس ناتوانێت ئەساسن دەم بکاتەوە بۆ هەڵبژاردنە بەشداریەکەی بۆ مەشروعیەت ئەدەین خۆیان بە قەڵەمی ڕەش لەسەر کاغەزی سپین و سیوانە ئەم هەڵبژاردنانە کە ئەکرێ مەشروعیەتدانە بە تاڵانکاری لە عێراق و لە کوردستانە ئەمڕۆ هاتوون بەم بەشداریکردنیان مەشروعیەت بەم تاڵانکاریەدەن قسە لەسەر باسی ئەوەی شۆڕش هەیە یان نییە ڕاپەڕین لە ئارایەیان نیە بەسەلەکە ئەوە نییە باسەکە لەسەر ئەوەیە دەم و دەستگایەکی تاڵانکاری دوژمن بە کارگەر دوژمن بە ئازادی دوژمن بە کچی 9 ساڵە دوژمن بە سادەترین مافەکانی ئینسان و ئەمانە دامەزراوەیەکی ئاوا دامەزراوە ئێوە بەم بەشداریکردنەتان ئیمزاتان کرد کە ئەم دامەزراوە مەشروعیە ئەگەر لە مارەسۆنێکە بەشداریەکەن بۆ ڕاکردن ئەوانە ناتوانن دواتر بڵێن وڵام ئەم مارەسۆنە وا نەچووە پێشەوە ئێمە ڕۆیشتبووین لە ماراسۆنە هەڵپەڕین کە ئەچی لە ماراسۆنە بەشداریەکەی ڕائەکی و هەمان ئەو پرۆسێ ئەبێتە بەرەوە کە هەیە بۆ ئەو هەدەفە ڕائەکەی کە هەموو کەس ڕاکە و ئەمە ئەو حقیقەتەیەکە حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان کردیان بەداخەوە من لە ئێزانیش منیش وەکو تۆ پێم خۆشە و ئومێدەوارم کە ئەم دوو حیزبە لەم سیاستیان پاشگەز ببنەوە و بەمەیە بچنەوە و ئەم هەڵانەی خۆیان ببین و ڕەخنە لە خۆیان بگرن ڕخنە لە خۆگرتن ئازایەتی ئەوێ پێم وابێ و هاوڕیانە بای ئەوە ئازایەتیان هەیە کاڵەکانی خۆیان بینی هەڵی ڕخنیان لێ بگرن و چاکیان بکەن شەماڵ من لەسەر ئەوە هاوڕە شەماڵ یانی قسە بکەم زانی چۆن ئەوان وەکو حیزب خوان ئازادن لەوەی کە چۆن یعنی ئەو سیاستە گەیشتنەوە ئەو قەناعەتەی کە ئەم سیاستە تەبەنیکە ئەمە یەک ئێمە ینی مەقسەکەمانەوە نیە کە سیاست داڕژین بۆ حیزبێکی معەن لە هەمان کاتیشا ئەوان بەم مۆزوعی بەشداری لە پەرلەمان بەخوایان و ینی وەکو چۆن بڵێ قسەکانیان و ئەسبابەکانیان کە بەشداریەکەن ئەمەش خۆی بەنسبەت ئەوانەوە مۆزوعەتی هەیە ئەوەی کە مهمە ئێمە من ئەوەی کەمەوێت تاکید کە مەسەلەی حتا ئەوەی کە چۆن ئەو خانمە و بەڕێزە ینی هەڵیان بژاردە من ناتوان قسە بکەم لەسەر ئەوە زۆر ینی شتێکی هینە حساس و خاستن بە تایبەتی بۆ ئەو بەڕێزەیان ئینسان کە چۆن چۆتەنەوە ئەم مۆزۆ هەڵبژێراوانە بەڵام ئەوەی کە گرنگە من ئەوەی کە هەڵێم مۆزوعی ئەم حرەکەتە و علاقەی بە مۆزوعی خودی بسووتنەوەی کۆمونیستی لە عێراق و کوردستان من ئەمە مۆزوعەکەمە باشە ئەم حرەکەتە چوونی هەردوو حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان باشە کە بەم ئیتیجای ئەم سیاسەتی تەبەنی کردو ئەم سیاسەتە زەربەیەکە لە کۆمونیزم زەربەیەکە لەوەی کە یعنی کۆمونیستەکانی جارێکی کە ینی چوونە پاڵ ئەوەی کە لەگەڵ ئەم سیستما بەرحاصل و چۆن بڵێ تەطبیعیکەنەوە ینی بە طەبیعیکەنەوە ئاش بنەوە لەگەڵیان ئەزانم خۆ ئەمان بەوە ناڕۆن بەڵام معنای سیاسی عملی واقعی لەسەر خودی مجتمع و لەسەر خودی حرەکەی کۆمونیستی ئەوەیە حرەکەی کۆمونیستی ئەبێت بەجیا بەهۆی ئەم سیاستە خۆی تەنزیم بکە ئێمە مشکلی ئەساسیمان ئەمان نین ینی بین هەموو سڕاعەکەمان لەسەرەوە دەکامانە ئەڕۆنیان ناڕۆن ئێمە لینکێکەیە ینی بەناوی کۆمونیزمەوە قساکی کە وەختێکە بەناوی کۆمونیزمەوە قسەت کرد چووی سیاسەتێکی خەڵەت تەبەنی کرد کە بچێتە ئاشی برجوازیەوە ئاشی تایاراتیکەوە باشە ئێمە ناتوانین ینی بێهین نین ینی
يعني وەنە کاریگەری نەبێ لەسەر ئێمە کاریگەری نەبێ لەسەر حرەکەی کۆمونیستی و لەسەر حرەکەی کرێکاری و اعتراضی اجتماعی ئەمە یەک دوو ینی ئەمە حتا لەو عینوانەشە بەحسمان کردووە ینی پرۆسی شۆڕش وە گۆڕانکاری لە ڕێگەی شۆڕشەوە واقعەتە بەقەدەر چەنە ئەو ئیسە سیستمی برجوازی دەیان قاتی ئەو کەیسە ئەوە زاڵە و ئەفکاری برجوازی زاڵ بۆ حتا چوونە ناو انتخابات و پەرلەمانەکەشەوە زاڵ بووە بەڵام دەقاتی ئەو مۆزوعی گۆڕانکاری شۆڕژگەرانە کە لە مەسلحەتی خەڵک بێ ئەمەش مەسلحە لە کۆمەلگا قەینات دێسەنەوە بە هێجانێکی جەماهیری وحتا لە یازانێکی من تەسەورەکەم لە ساڵی 1950 هەتاکو ئێسا ینی مستحیلە تۆ باسی مۆزوعی بەشداری بکەی لە پەرلەمان و یان بەشداری نەکەی لە پەرلەمان لە پەیوەند بە شۆڕشی ئیشتراکی یان عدەم لە پەیوەند بە شۆڕشی ئیشتراکی و سەورەوە نەبێ شۆڕشەوە نەبێکە کورد ینی ئەمە مستحیلە ئەبێ جوابێکتە بێ بۆ ئەمە چ کاریگەریکی لەسەر شۆڕش لە وڵاتێن کاچیتە ناو پەرلەمانیانم اختیاریەکەی لە پێشە بەیان لە پێشینە بە ئەو هاوڕێت محسین دوێنێ لە هینە کە لەگەڵ تۆیان بوو هینە کاڵەکەیەوەتان ناو چی پێڵن بایکۆتی شۆڕش حقیقەتەنەوە بایکۆتی شۆڕشە تۆ ئەم شۆڕشت نەخستۆتە دەسووری کارتەوە کە وەختم سیاسەتە تەبەنیەکەی بایکۆتی کردووە ئەو لا بردووە نەگەوەی کە بایکۆتی انتخاباتەکەی باشە ئەو ینی شۆڕش پرۆسەیەکە ئەمڕۆ ڕووینایەوە بەڵام پرۆسەیەکە ینی موجودە لە ناو کۆمەڵگەکانە اینجا ئەمە من قسەکەم چییە ئەو اعتراضاتە ئەمە کە باسی بمۆسەر نقطەیەکە ئەوان باسی هینەکەن باسی وەکەن کە ئەمە داپان لە خلالی پەرلەمانەوە پلاتفۆرمەکەی هێناوای بێتە ناو پەرلەمان و پەرلەمان بە کۆمەڵگەیە ناسێنی تو لە باتیۆی جەماعاتێکی ینی قومی و ئیسلامیوانە بڕۆن ئەمە بکەن تۆ چ شتێکی کەین و علاقەی بە طبقەی کارگەروانەوە هەیە بەڵام من یەک میسالیانمەوە لە مەغریب لەم چەند هەفتەی ڕابردووە و چەند تووسی هەفتەی ڕابردووە باشە ینی ئەترازێکی ئیجتماعی گەورە بوو لە مەغریبا گەنجان بەڕێیان خست مەطالیبێکی ئیجتماعی پلاتفۆرمێکیان هێنا لەسەر مۆزوعی تعلیم لەسەر مۆزوعی سەحا لەسەر مۆزوعی هینی ژنان ئەسڵ حرەکەکەن لە مۆزوعی دیفاع لە قەزەی ژنان و لەو کارەساتی کە لە مستەشفاکانە دەرگیری بوون هێنایانە ئاراوە یعنی ئەم ئەترازە ئیجتماعی ئەم پلاتفۆرمانە لێرە هەیە لە ناو پەرلەمانی عێراقا نییە لێرەوە توانین تۆم پلاتفۆرمانە تەڕحکەی ئەم کە وەختی ئەڵێن بایکۆتی ئەمە کردووە بایکەتی ئەم پرۆسی شۆڕش و ئاڵوگۆڕیەیە کە لە هەر لەحزەیەکە عێراق پڕە لە ئەترازاتی ئیجتماعی پڕە لە ئەترازاتی کرێکاری ناڕەزایەتی لەسەر ئوجور لەسەر ئەوزاعی لەسەر خەدەمان لەسەر جادەوبان لەسەر هەزار یەک شوێن یعنی هەمانە هەمووی ئەسڵ لە کوردستانە حرەکەی ئەترازی بە دژی نەدانی موچە حرەکەی ئیجتماعی زۆر گەورەیە پلاتفۆرم بۆ ئەمە هەبێ لێرە موجود بی ئەماکەی لە خارجی پەرلەمانە ئەمە پەرسەکەی چونە ناو پەرلەمان چونە ناو پەرلەمانەوە باسێکی سیاسی من حەزەکەم نقطەی بڵام هاوڕێ شەماڵ چونە ناو پەرلەمان مقاتعە مەسەلەیەکی سیاسی جددیە بەتا ئێوانە پێی بڵێ بڵێ ئەمە سنەتی و ئەمە ئەوانە ناخوا ینی واقعی چۆنە واقعی ئیسپاتیەکە چونە ناو پەرلەمانیش کارێکی سیاسیە سیاسەتە باشە چونە ناو پەرلەمان و چونە ناو انتخابات سیاسەتە مقاتعە سیاسەتە و کارکردی سیاسەتیە ئەم سیاسەتیان ئەچێتە شوێنێکی کە ئەو سیاسەتیان ئەچێتە شوێنێکی کە بەحسەکە لەسەر ئەمەیە ئێمە نەقدی ئێمە لەسەر ئەمەیە ئەم سیاسەتی ئێوە بەرەو ئاشی برجوازیە ڕە تەقوی ئەو تارەکە کەیسە لە ئەوساتی سیاسی برجوازیە بە هەموو تاراتەکانیەوە بە قومی و ئیسلامی و لیبرالی و غێر لیبرالی و مسەقفی وەزاڵە لە کوردستان و لە عێراقا ئەو ئەم ئاوانسە بۆ چێ درێبیان مەفروضە ئەمە نەقل کرێتەوە تاقە و نیروی ئەو هەموو کادرە کۆمەلیسی لەناو ئەو حیزبایە و لە دەوروبەریە هەیە مەفروضە بێتەوە بۆ ئەم حرەکەتە ئیجتماعیە ئەوە نیە وەڵا ئەمە ژەکەم و ئەوواکەم ناکە ئەوەت کرد سیاسەتێکە کردووە ینی بەحث لەسەر ئەمە مناقەشەی ئەم سیاسەتەیە دقیقا نەزانیت چۆن هەتا ئێستا هاوڕێمەوێت ئەمەی کە ئەکرێت لە کوردستان و لە عێراقا وەکو تەبلیغ بۆ پەرلەمان و پەرلەمانتاریزم و ئەمانە قسەکردن لەسەر ئەوەی هەموو ململانی و سراعاتەکان و ئەمانە با لەم ڕێگایەوە چارەسەر بکرێت و ڕێگای هەڵبژاردن و ڕێگای سنووقەکانی دەمدان و سنووقی دەمدان ساقی کاتەوە ئەمانە چی ڕاستە و چی خراپە بەڵام خەڵک بە واقعی ئەی بینێ کە ئەمە دروێکی ئاشکرایە
33 ساڵ دوای ئەوەی خەڵک ئەم واقعەتیان بۆ ئاشکرا بووە کۆمونیستەکان ئەڕۆن دووبارە لە خزمەت ئەم تەبلیغاتەیە لە خزمەت ئەوەی کە ئەم پەرلەمانە ئەتوانێت کێشەکان یەکلا بکاتەوە وە مەیدانێکە بۆ خەبات و ململانی چینایەتی و ئەمانە بەم معنایە دێنە پێشۆ بە بڕوای من ئەمە بەشداریکردنە لە تەبلیغاتێکی بەرچاو بڵێن لێڵکردنی بۆژوازی و دەرخواردانی ئەو تەبلیغاتە نادروست و سەقەتەیەکە 33 ساڵە یانوێ خەڵکی پێقانەکەن پێیان قانع نابن. حزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان ناتوانن بەڕاستی سەر لە خەڵکی کوردستان پشێوێنن یا لەسەر لە خەڵکی عێراق پشێوێنن، بەڵام لە واقعە کردەوەیەکە ئەوان ئەنجامیان داوە هەڵوێستێکەوان گرتویانن ئەوانە بووە بە پەڵەیەکی ناشرین بە تەوێڵی جوڵانەوەی کۆمونیستی کارگەریەوە لە عێراق و لە کوردستانە ڕخنەی ئێمە و هەڵوێستی ئەمە لە بەرامبەر ئەمەیە ئەگەر نا حزبی کۆمونیستی کارگەری عێراق و کوردستان کاریگەری ئەویان نییە پەچی خەباتی چینایەتی بخەن کاریگەری ئەویان نییە پەچی ئەو ناڕزایەتیانە بخەن کە لەسەر جادە هەیە سبەی نادووسبێ ممکنە تشریدێکی تر تەواوی ئەمانەی کە ئێستا وتراوانە دیبا بە هەوایە هیچی بەسەری چەوە نەمێنێت ئەمە وەقایەکانە بەڵام ئەمە بۆ ئێمە بۆ من و تۆش ئەبێ بە پەڵەیەک و من بە ئەرکی سەرشانی خۆم ێزانم کە لێرە ڕای بگەێنم کە من لەگەڵ ئەمە نیم بە وەزیفەی سەرشانی خۆم ێزانم کە ئەمەیانە منیتیانی هەموو هەڵوێستەکانی تروانە بەلایەک بەڵام لەمەیانە ڕێگەمان تەواو جیاوازەوە تەواو ئێمە لەگەڵ ئەم بەرەیە لەگەڵ ئەم تەبلیغاتانەیە کە ئەم سیاسەتە تازەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان بەکردەوە ئەی خاتە مێشکی کارگەر و زەحمەکێشی کوردستان و عێراقەوە ئێمە لە دژین و لە بەرامبەر یاوەستین. بەرحاڵ من بچمە سەر باسێکی تر هاوڕێمایەت کە وەختەکەشمان بەرەو کەمیەچە تقریبان چارەکە ساعتێکمان ماوە ئەم هاوڕێیانە زۆر باسی ئەزمموی لینەکەن و ئەوانە کاتی خۆی لە سەروبەندێکە بووکاروانی حیزبی شوعی قسەیەکی لەلایەکێک لە هاوڕێکانی حیزب کردبوو زۆر خۆش بوو ئەیوت پێی وتم ئەبوو کاروان وتێتیەوە باسی چی شۆڕژ لەگەڵ ئێمەیەکەن شۆڕ لەگەڵ حیزبی شوعی کوردستانە باسی چیەکەن ئێمە لە نووسراوەکانی لینین بەس بیسەدە دڵمساوەمەمان خوێنێتەوە نییە دەربارەی سەوداکاری ئێمە هەرەوا خوێنینەوە ئەم هاوڕێنش لەواچێت لەم ڕۆژانەیە هەموو تەبلیغاتەکان و هەموو قسە و باس و هەموو نووسراوەکانی لینیان بیش چۆتەوە بەس تەنها وتارێکی لەسەر بایکۆت نووسیوە ئەڵێ دوێنێ بڵاو بۆتەوە یاخود تازە کەشفکراوە و چاپکراوە ئەوانە باسی ئەمەمان بۆکەن لەم بابەتەوە ئەڵێ چی ئەم بەراوردکاریە دروستە ڕاستە لینین بە ئێمەی وتووە بڵێن چی ئینهیزامی یاخود بڵێن فێڵباز و تەڵەکە باز و یاخود شی لەم بابەتانە کە باسی بڵێن بایکۆتی ئاکتیڤەکەین یاخود باسی ئەواکەین کە لەم هەڵبژارنا بەشداری نەکەین نەخۆشی چەپڕەوی مناڵانەمان هێڵمانە لەم بابەتانەوە لێ چاوڕێم بێت هۆی حیجارە پێشە بۆ شتێ نەخۆشی چەپڕەوی مناڵانە کە وەختێ تەرخ کراوە حرەکەتێکی گەورەی شۆڕشی اشتراکی لە ڕووسیا و اعتراضاتی گەورەی اجتماعی لە ئەوروپا و لەوانە ئەو کەسانەشی کە خاوەنی و نەزەرە بوون حتا نظری ئەوەی کە پەرلەمانێت کۆتایی پێهاتووە و ناچە ناو پەرلەمان و ئەوانە کەسانی بەسیط نەبووناوە یعنی لینین دنیا تەقدیر و هینی هەبوو بۆیان ینی ئەمە لە هینەکانیان وا تەرحێکەن ینی وای هێنێتەوە زانێت خەڵکانێکی زۆر بەسیط بوون لە هۆڵند و لە ئەڵمانیا و لە شوێنەکانی کە مەسەلەن بە شێوەیەکی ڕادیکال دژی وەساونەتەوە دژی ئەو مۆزوعی پەرلەمان و ئەوانی لینی ینی کەسانی تاریخی سۆشیالیست و بەهێز بوون ئەوە ئەمان ێنەوە کە وەکوی کە دژێم سیاسەتە بیتر نازانم چەپی سونەتیە و هینە چی پێڵە پاسیڤە و یعنی ئەم تعبیرانە باوی نەماوە بەڕاستی ینی تۆ بشتی واقعی بڵێیت ینی هینەکە چییە یان تۆ پاشخانی هینی نازانتی هاوڕێ مەحسینەڵە لە مقابلەکە لەگەڵ توە پاشخانی سونەتی چەپی سونەتیمان لە ناو هینەکان خۆشی چەپی سونەتی بووە باسێکە هەر لە هینەکەی خۆی باسێکە خۆیسە وازیێ ناو پیاچۆتەوە باشە من کۆمەڵگە چی ینی علاقی بەم قسەی تۆ نییە یعنی بۆ ئەمە لێ ببیسێ یعنی طبقەی کارگەر بۆ ئەمە لێ ببیسێمە پاشخانی هینە بڵاو کرد یعنی چێ تەسویەکەی حرکاتە اعتراضات بۆ لە ناو خودی حیزبی کۆمەرسی کرێکاری بە طولی تاریخی اعتراضاتی تیا بووە صراعاتی تیا بووە ئیسە شتێتی خۆشی وتی هاوڕێ محسین
يعني بەهین ناکرێ وەڵامە پاشخانی چەپی سنەتی و ئەمە ئەویان وایە ئەویان وایە ئەویان وایە ئەمە هەتا لەهجەیەکی نوع لە دیکتاتۆریەت و هینی تایە بەڕاستی يعني بحثي كومونيزم بحثي موضوعي واقعي لارتباط بأساسك طبقاتي بأساسك هيني هبت أما بهر حالوان حديني وبهر هاوريان قسمي كان واقع صحيح أنا بحثي كتير من أوي كمهمة أوي كمهمة هاوريان يعني تبرس هذا كله سر أو بكاء أو بسمه سري يعني هنا براوركارية لەگەڵ دۆمای ئەوانەی دینی پەرلەمانەکە عێراقەوەی نووری مالیکی هینی دۆمای هینە و قەیسەرەوە ئەوان ئەزان تاریخەن ئێمە کە هاتوینەتەوە یعنی کە سەیری و مۆزوعەکەی يعني سیستمی پەرلەمانی واقعەتێکی تاریخی تۆ ناتوانین بایبی ئەوە دینین بەحسێکە واقع يعني بالتاريخ هاتوا بصراحة حتى طبقي كارجل يسويتي لناو برلمان بجدان ببيت بوي تصويتي هبه جنان يسوان التصويت يعني به أنا كلاو أمانة هميس الرابطة بديجي سيستمي فيوداليزمي يعني رجيمي فيوداليزم سيستمي فيوداليزم يعني برجوازي هنا وتي أم سيستمي هنا وكدوتي بواقع وأم سيستمك برجوازي هنا وتي وخكو برجوازي ده صلاة وحاكم لكم الجاية ارتباطي بطبقي كارجر وفيان كردو فتراتي معين لتاريخ حركة كومونستية دو هين هبوا دو تيار هبوا بو تعامل لقى موضوع برلمانية يعني خدي أو وسيلة إيه كان أبوك لنا خدي أممي دوها ما ولا تحليل أخيرا حتى درتشو كامل جهاتي امتيازي وريفورم خاص جنين يعني ريفورم خاص بمعنى كلمة لنا حركة كريتاريا أما أنا بنوع التفسيري كان هبو بو بجداري للبرلمان سوشياليست شورش جيركانش تفسيري كان هبو موضوع مشاركة للبرلمان وكوتم لطول تاريخها بتايبتي لصالي 1905 وقت شورشي 1905 لروسيا الرؤية علاقة بين البرلمان وبين الشورش علاقة بياكا تناتواني تقسي كتبه لسر موضوع البرلمان وبجداري للبرلمان إلا للرابطة بشورش وباعتراضي اجتماعي باتجاه تحقيق السوشياليزم وهمو محاوليكي لينين وبلشفة كان بو بجداري لا يعني البرلمان بو اتجاه بك أم هدف نهائي كسوشياليزم كان إسرائيلي كابو تحقيقي وكان ارتباط يعني للرابطة بو إيش أقصى كده حتى لفصحي برلمان لموضوعي يعني بجداري كردن البرلمان بهدفي ويك دنگی بگاتنا طبقی کارگر و امانه همه اما مجموعه هاوريان مجموعه هینیان هن انا هم حقتها وديني باسي كدوا طبعا دو مولده نشو تناوي دينين يعني كان اول كذا صار يزار نصو حوتا تقريبا مثلا لو شش نو نصو شش يعني هزار نصو شش يعني هزار نصو حوتا ايش يعني دو هزار نصو حبه لنصو حبه بالمناسبه بيجوي كشورشي وكبروبا اين شد جاهب وكبشنا هینێکی دیموکراسیەوە یان شتێک بە هەلو بابەتە ستالین و کامینی داوایان کردبوو پێشەوەی لینی بێتەوە با بچینە ناو لینەوە ناو حکومەتی مۆقەتەوە حکومەتی مۆقەتەوە پێشەوە شتێکی دیموکراتی هەبوو کە على ئاساس وەکو چۆن لە دەباتی شوونەکان جەمعیەتێکی هین دروستکەن بۆ هین ئەوە تەفاسیلی زۆرە با وەختی پێوە نەگرم ئەوەش مەسەلە مەطرح بۆ لە هەردوو فترەکان لینین لەسەر ئەساسی شۆڕش ڕەدیاوەتەوە یانی مارکسیستەکانی وەختە ڕەدیاناوەتەوە لە رووسین بەڵام فتراتێکی کە دینی بەحسێکە ئەڵێ هیچ نوع مەجالێک نییە کە ئێمە ئەترازێ بکەین یانی هین زۆر چۆتە دواوە ئەترازی کارگەری زۆر چۆتە دواوە بەتایبەتی لە کاتێکە کە قەمع زۆر بووە هینی ئەوەکە کە پەرلەمان بەکار بێن بۆ ئیسفادەیەکی لێ بکەن دەنگیان بکاتە ناو طبقەی کارگەر و ناو فئاتی پرۆلیتاریان بەڵام لە عێراقا ئێستا ئەمە وانە ئەم مۆزوعە وانە ئەمڕۆ لە عێراقا ئاعتراز هەموو ڕۆژێ مەطرحە اصلا بعكس اعتراضي كريكار وزحمكيشي او ولاته بصاحبه للان كوميسا كانوا يعني دوريانيه مثلا يصح حركه رواتب يعني بلين تعديل الرواتب حركه مالي صناعه لا خدي عراق حركه نقابه العراق حركه جنان العراق باشا حركه زوتنوي يعني كريكار وزحمكيشي مع مصاو او انا كل سنه بدجي هين بديجي راتب يعني نداني راتب
ئەمانە هەمووی حرکاتی زۆر زۆر واقعین هەمووی موجودە کە تۆ توانی هەم پلتفۆرمی بۆ تەڕاکی هەم دەورە هەبێتە بەبێ ئەوی بە هیچ نوع بەعکسەوە بە هینی پەرلەمانی ئەم بێ بەزەخر لەسەر پەرلەمان نەک تۆ خۆ بچیتە ناو پەرلەمانەوە. من قسەکەم چییە ینی ئەو مثالانی کە هێندێتەوە ینی تاریخەن وایە لەو فترانەی پێشوە کە وەختێ هین دروست بووە کە وەختێ سیستمی پەرلەمانی بۆ بە سیستم هینێکی تاریخێت تۆ ناتوانانی ئیلغاکی ئیسەش هەیە لە زۆر وڵاتە حتا دینە قسەیەک هەیە لە سەوری لە ساڵی 1970 ئەڵێ وایە ئێمە بەنسبەت ئێمە سۆڤێتاتە بەڵام بەنسبەت لەباری سیاسیەوە لەباری تیۆریەوە وایە تاریخەن هینەکەی تەواو بووە بەس لەباری سیاسیەوە بەنسبەت زۆر وڵاتەوە بەنسبەت پرۆلتاریەوە لە هەزار پەرلەمان مۆزوعە بەڵام ئەم پەرلەمانە لەگەڵ ئەم پەرلەمانە ئەو ئەهدە لەگەڵ ئەم ئەهدا ئەرز و ئاسمانی باخت قسەکە لەسەر ئەمەیە ینی بەحسەکە ئەمە ئەم تێکەڵکردنە یعنی ئێمە وەکو کەسانی مارکسیستی واقعی تۆ لەسەر زروفی مشخص خۆشیان بەحسەکە لەسەر زروفی مشخصی ئەمڕۆ تۆ قەرارەیت ئەم شتە ئەچێتە ئاوی کوێ ئێمە من ڕای شخصی خۆم حەزەکەم زۆر سەری خوازاتیان ئەم چوونە ناو پەرلەمانە چوون بە ئیتیجای مشارەکە لەم پەرلەمانە ڕغمەوەی کە ینی بەحسەکەەوە نیە وەڵا مقاطع ئەو غێرە مقاطعە بین بچینە ناو تەفاسیلێکەوە ئەمەی باشە ئەوی باشە ئەکرێت و ناکرێت هەموو شتێ مەطرحە لە سیاست باشە بەڵام ئەمە سیاسەتێکی معەنە بە ئیتیجایەکی معەن کە کەمپی برجوازی بە قۆتەکە و لەسەر حسابی پرۆلیتاریا کۆمونیستەکانە هاوڕێمە شتێ ئەو مقایسەی ئەوانی کە لەگەڵ دۆمایە لە زۆر لایەنەوە ناتەواو و نادروستە یەکەم دۆما لە کاتی خۆیان دابوو دەستگایەک بوو کە قەیسەر لە بەرامبەر شەپۆلی ڕاپەڕین و شۆڕشا بە ناچاری ملی پێدا بەڵێ ئەیتوانی هەر کاتێ بێ هەڵی وەشێنێتەوە ئەوانە بەڵام بەرحاڵ دەستگایەک بوو بۆ بڕیاردان بۆ دەرکردنی یاسا ئەم یاسایانە دیارە بواە مۆری قەیسەری لێ بدایە تاکو جێبەجێ وایە بەڵام بەرحاڵ ئەکرا لەوێ پێشنیاری یاسایە بکەی و ئەمە ئەکەوتە بەردەسی خەڵک ئەمە ڕۆژگارێکە کە بەرشەفیەکان لە هەر جێگەیەکە جێدەکەیان بەش بە کەسێک بگیرێ ئەو کەسا دوورەکرێتەوە برێ بۆ سیبریا لەوانەیە 20 ساڵ لەوێ لەناو ئەو بەفر و بەستەڵەکەیە بمرێ بژی تا ئەمرێ هەر بە خاترەوەی کەوا ئایسکرایەکی پێگیراوە ئەمە ئەو دۆخەیە کە بەرشەفەکان ئەڵێن ئێمە فرسەتێکمان بواتە تۆ پێشەوە وەختی تەبلیغاتی انتخاباتە بڕۆین لەگەڵ کارگەر و زەحمەتکێشا قسە بکەیت ئەو کاتە کە ئەم قسانە کراوە ڕادیۆش نەبووە بە تەلگراف هەبووە خەڵک بە تەلگراف نامەی بۆ یەکتر نردووە ئەوانە ئەوە گەورەترین پێشکەوتن بۆ لە بواری پەیوەندیە ئەمڕۆ لە کاتی سۆشیال میدیایە ئێستا من و تۆ دانیشە قساکەین هەر کەسێک کە زمانی کوردی بزانێت لەو سەری دنیاوە تا ئەو سەری دنیاتوانێت جوویستیان بەرنامەی ئێمە بێ باسی چی ئەەکەی کە ئێمە بڕۆین پەیوەندی بگرین لەگەڵ کارگەر و زەحمەتکێشا قسەکانی خۆمانی پێ بگەێنین قسەکانت ئەگەر بە کەڵکی کارگەر و زەحمەتکێش بێ ئەگەر ڕێنیشان دەربێ ئەگەر ڕێگە ڕێنوێنی کەری خەباتیان بێتەوەوانە چێتە ناو ماڵەوە بۆیان بەرحاڵ چ پێویستی بەوەیە تۆ لە کاتی پرۆسی هەڵبژاردنێکی خەباتە بیکەی لە کاتی پرۆسی ڕوبەڕووبوونەوە بۆ خەڵک تەنها لە ڕۆژی هەڵبژاردنە بیری سیاسەتێتی بۆ خەڵک لە کوردستانە نان و ئاو و خواردن و هەڵسان و دانیشتنی هەمووی سیاست نییە بۆ دامەزراندنی سیاست نییە بۆ کارەباکی سیاست نییە بۆ ئاوەکەی سیاست نییە بۆ موشەکەی سیاست نییە بۆ هەر سەفەر و دەرچوون و هاتن و گەڕان و ڕۆشتن و چوونە دەرەوە و هەموو شتێکی سیاست نییە بۆ ڕۆژ هەیە لە کوردستانە بەبێ سیاست تێپەڕێ ئەمە چ بێت و بالۆرێکە بۆ خەڵکی لێدەن و چر چاو ڕاوێکە لە خەڵکیەکەن ئەمانە نەتەبریراتن نە ئەف و ئەساسی هەیە نە ئینەکە جۆرێک ڕێتوریکە بۆ جێبەجێکردنی سیاستێکی دیاریکرا و پاساودانی سیاستێکی دیاریکرا و هیچی تر ئێمە مێژومان نەخوێنێتەوە بۆ یەکەم جارێ ئێمە لینینە ناسین یەکەم جارێ ئێمە نووسراوەکانی لینێتە بەر شاومان و ئەی خوێنینەوە دابنیشن فێرمان بکەن کە لینین چی و تۆ لەسەر مقاطع و چی تۆ لەسەر بەشداریکردن و چی و تۆ لەسەرەوەی کە ئینسیحابیەکان چیەن و ئینهیزانەکان چیەن و تەسفەکان چیەن و هەمانەشێن ئەمە تازە بە تازە ئێمە فێریەمانە بین بە نەزەرم ئەم بینانە زۆر ئەوەیە زۆر لە دواوەیە ئەم جۆرە ئەرگومنتکردمانە و بۆ کەسانێک باشە کە بەڕاستی بە نووسراوەکانی لینین ئاشنانی نەوانەی کە نووسراوەکانی لینیان نەخوێنێتەوە بەداخەوە یەکێک لە نەقسە گەورەکانی جوڵانەوەی کۆمونیستی کرێکاری لە کوردستان و عێراق تا بگرە لە ئێرانی ژەوەیە کە ئێمە دوورین لە خوێندنەوەی ئەو توراسە گەورە و عەزیمەی کە مارکس و ئەنگڵس و لینین و ڕابەرانی تری کۆمونیزم وێمان بەجێهێشتەوە مە قسەیەکی گەورەیە بەڵام ئەم قسانە بۆ ئەوانە باشە کە ئاگادار و شارەزای ئەمەنین
هاوڕێ زۆر کاتمان نەماوە باسێک هەیە سەبارەت بە مۆزوعی هەڵبژاردن و پەرلەمانتاریزم بەگشتی. من ئەم قسەی لێرەی هاوڕێ ڕزگار ئۆسمان کە نووسیوێتی یارە من پێشوازیەکەم لە هەموو کۆمنتانی هاوڕیانە نووسیویانە دەستان خۆش بێەوە حتمما بە پێی توانە دواتریش بێتوانین وەڵامیان بدەینەوە، بەڵام من ئەم بابەتەم پێگرنگ بوو چونکە بە تایبەتە بە پرسیاریشی لە پرسیارەکانەوە کەدام نابوو قسەی لەسەر بکەینتەوەرێک بێ ئەڵێ و کۆمنیستانی پیان وایە پەرلەمان سیستەم زەرورەتی ماوە یا دەیانێت خۆیان فڕێدەنە ناو ئەم زەرکاوە لێیان گەڕێن با بڕۆن با ئەوەش ئەزمول بکەن بەرحاڵ ئەمە جۆرێک هەڵوێزگرتنە لەبەرام پەرلەمانتاریزما بەگشتی. من پێم خۆش سەبارەت بەمە ڕایتۆ بزانم چونکە من دەقا و دەق من ئەم جۆرە تعبیرم پێ دروست نییە گەرچی پەرلەمانتاریزم هەر مەقبول نییە، بەڵام ئەوەی کە مەسەلەن هەموو جۆرە بەشداریەک لە پەرلەمانە و لە هەڵبژاردنەکانی پەرلەمانە خۆ هەڵدانە ناو زەرکاوەیە من ئەم تعبیرم پێ دروست نییە، پێ خۆشە ڕای تۆ بزانم پێشتر فەرموو. منیش تاوان ڕێزم هەیە بۆ هاوڕێ ڕزگار دەستی خۆش بە کۆمنتەکەین، ینی زین چۆن ینی پەرلەمان باشە خۆی وایە تاریخەن وایە گەیشتوتە بۆی کە زۆرگارێتە خۆی لە تحلیلەخی ئەساسی هینێکی برجوازیە بە سیستمی برجوازی ئەوانە، بەڵام حتایەکێکیش کە بۆ ئیتیجایە بڕایمەوە ناڵێن من تەمان بە هیچ نەعی لەگەڵ ڕعانیم کە بڵێ با بڕۆن و هین بن ڕۆشتن وانە ئێمە سڕائی ئێمە کێشمەکێشی سیاسیەکەین، خەماتی سیاسی تیۆریەکەین و محاولاکەین هەر کۆمەنیستێکە بە هەج دلیلێ بە هەج ئەوزاعیبەکە بە ئیتیجایەکان نەڕواکە هەڵە بێت و بە ئیتیجای خزمەت بە بیان بچێتە ئەجوای برجوازیەوە بەرناو خزمەت بە هینی برجوازی بکە ئەوە واجبی هەموو کۆمەنیستەکانە. ئێمە لەم ینی هینەکەمان ئەمەیە بەحسی ئەسڵیەوە کە تۆ ئەو سیاسەتە هینکەی، ینی ئەو سیاسەتە تەبەنیکەیکە سڕاعەکەی و محاولاکەی کە ینی کەسانی کۆمەنیست قەناعەت پێ بکەی کە خەڵکان بەگشتی کە ئەم سیاسەتە نادروستە ئەم سیاسەتە دروستە بەم ئیتیجای بڕۆ ئەمە چەند ئەوی مقابل تەبەنیە کاتۆڕا بە ئیتیجاکەم بەحسێکە علاقی بەخۆیەوەی علاقی بە ئێمە نیە وەکو کۆمەنیستێکە تۆ بدەوێ واجبی خۆ بەجێبێتی واجبی ئەمە ئەمەیە ئەمە ئەوە مۆزوعی پەرلەمانوانیشە ینی ئێمە دەگەڵ مرتبطە بە لینی زۆر تاکی دەگات سەر نقطەیە ینی مرتبطە بە مۆزوعی طبقات صراعی طبقات ینی پەرلەمان و هەموو مؤسسەیەکی برجوازی هەموو شتێ مرتبطە بەو صراع طبقی کە لەناو کۆمەڵگایە تۆ لە ڕەوەندی صراعی طبقاتیە برجوازی ئەم سیستەمی هێناوە ئەوێ بیکە بە عایق لە بەردەمتە هینێکە دائما کردوشێتەوە وەکو نمونونەکانی کە هێناومانەتەوە، بەڵام زەختی حرەکەی کرێکاری و کۆمەنیستی زەختی ئەم حرەکەتە طبقایەتی بە ئیتیجایە بێ کە بێوێ ئالێتی بدۆزێت چۆن ئەم ئەداتی برجوازی بەنەوعێ پاڵ پێوە بنێ وەکو عایقە لای بێ لە بەردەمیا بتوانێت حرەکەتی شورای و حرەکەتی دیموکراتی پرۆلیتاری ڕاستەوخۆ بێنێتە ئاراوە. ینی ئەمە لە مەسیری تاریخ پیشانیا ینی وەقای پیشانە ئەمڕۆی سەر هاوڕیان ینی کە بەخسیێواکەنوی هێنەوە کە گوایە ئەمە ینی ئەوەی کە ئەمە ناکا و چۆن بڵێ چێتە ماڵەوە پاسی بۆ نەزار چیوانە، بەڵام ینی ڕەیەکە لەسەر مۆزوعەکە ڕەیەکە بە مۆزوعی بەڵام ڕەیەکە سیاسەتێکە بە ئیتیجایەکی یەمین من بەحسەکەم ئەوەیە خۆی کێشی هەر ئەسڵی ئەوەیە حتا تەفاسیلی هین نییە تەفاسیلی ئەوەی کە ینی بڵێن لە نقطەیەکی معەنە طبقەی کارگەر و ئەحتراازی اجتماعیەکاتە شوێنێکە ئیسپاتە لە پەرلەمانەکە یان نایکە مقاتعەیەکە یان نایکە ئەوانە مەشروطە بۆ مەشروطە بە چوونە پێشەوەی حرەکەکە وەکو پێم وتی مرتبطە بە پرۆسەی چوونە پێشەوەی شۆڕشی سۆشیالیستی لە کۆمەلگەیەکی دیاری کراوە لە ڕابطە بەم کۆسپانەی کە برجوازی دایناوە کە احتیوای ئەم حرەکە و ئەم سەوریە بکە جەتۆ ئەمە لە هەر مەقطعێک لە هەر شرایطێکە سیاسەتی گەنی لەبەر ئەوە ناتوانین بەعام هینێکن تەمان پەرلەمانێت وەکو تاریخەن وایە باوی نەماوە خارجی هینە لەگەڵ عهدی ئیمپریالیە تا آخر دەرەجە کۆنە پەرست بووەتەوە ولا حتا ینی بەتایبەتی لە شوێنێکی وەکو عێراقوانە هەر مۆدێلێکە کە برجوازی ئیمپریالی هێناوێتی و تەقسیمی پێکردو بە شکڵ ئیدامەی وەساقی پێەیە ئەمانە هەمووی خصائصی ئەم هینن ینی خصائصی ئەم ینی ئەم پەرلەمان و انتخاباتن و هیچ ناوەڕەتێکی لەگەڵ هینی کلاسیکی لینینوانە نییە بە معنایی ئەسڵەکەی ینی بە معنای مشخصەکەی ئەمە من تەسەوڕەکەمەوە ڕەمە لەسەر تاریخی هەڵێ
زۆر باشە منیش پێم وابێ قسەی خۆم لەم بابەتەوە بکەم هاوڕێمەوێت من لەگەڵ ئەو ڕایە نیم کە پەرلەمانتاریزم تەحریم بکرێ بە هەموو جۆرێک و لە هەموو کاتێکە و لە هەموو شوێنێکە بڕای من لە ئەوروپایە لا ێزال پەرلەمان و هەڵبژاردی پەرلەمانی توانێت دۆخەکە نالەبارتر کاگەر ناتوانێت چاچی بکە وڵام توانێت نالەبارتری بکە بەشداریکردن لە پرۆسەکانی انتیخابات و هەڵبژاردننا بەو ئەندازەی کە ڕێگرە بێ لە هاتنی هێزی ڕاستڕە و هێزی فاشست و ئەمانە ممکنە ضرورەتێک بێ لە هەندێک جێگایە سەرکەوتنێکی وەکو زۆران مەمدانی مەسەلەن لە نیویۆرکە ئەتوانە فەزایەکی و هەلومەرجێکی لەبار دروستکا بۆی کەوا جوڵانەوە بۆ شۆڕش و بۆ هەڵگێڕانەوەی تەواوی سیستەمەکە و ئەمانە بە شێوازێک چێتە پێشەوە ئەڵێم ئەتوانێت بیکە ناڵم ئەیکا بەم معنایە هەموو جێگایەک و لە هەموو شوێنێکا مەسەلەیەکی تاکتیکیە شتێک نییە لە بابەتی ئەوەی کە قاعیدە بەشداریکردنە خۆ قاعیدە بەشداری نەکردنە من باوەڕم بە هیچ کام لەم قەواعیدانە نییە سیاستکردن و تاکتیک و ئەوانە کە ئەبێت و لابوت ڕنگدانەوە و ئاوێنەی استراتیجە لە هەر جێگایەکە و لە هەر شوێنەکە بەپێی دۆخی تایبەت و ئەمانە ئەمە منهەجە لینیەکەی کە بن ئەگەر لە شتی تریلینیش ڕخنم هەبێ لەمایان ڕخنم نییە تحلیلی مشخص بۆ زەرفی مشخص هەر زەرفێکی دیاریکرا و تحلیلێک و لێکدانەوەیکی دیاریکراوی پێویستە تۆ خەریکی سیاسەتەکەی خەریکی شەڕەکەی و لەم شەڕەیە بێ سەرکەوی لەم شەڕایە بێت چیتە پێشەوە ئەمە من هینێکم تیان نییە لەم بابەتەوە من ئەوە بە دروست ئەزانم کە پارلەمانتاریزم ئەساسەن منهەجێکە ڕێبازێکە بۆ چاوچوەرکردن و چاولێڵکردنی چینی کارگەر و ئەوانە بۆش مەشروعێدانەوە بە سیستەمێکە لە بنەمای چەسانەوەی کاری کرێگرتە دامەزراوە ئەمانە و بەم معنایە پەرلەمانتاریزم وەکو سیستەمێک مەرفوزە لەلایەن کۆمونیستەکانیان بە باوەڕمان بە دەسەڵاتی ڕاستە و خۆی جەماوەر هەیە لە ڕێگەی ئۆرگانەکان و فۆنکسیۆنەکانی خۆیەوە لە ئاستی لۆکاڵەوە تا ئاستی سەری سەرەوە ئەمە ئەو جاکاریەکە ئێماتوانێت لە پەرلەمانتاریزموانە جا بکاتەوە بەڵام بەشداریکردن لە پرۆسی هەڵبژاردنەکانە بە بڕای من شتێکی دیاریکرا و مەزهبێکی دیاریکراونی ئێمە لە سەری بڕۆین و بڵین بەپێی مەسەلەن حەدیسی فڵان و حەدیسی صحیحی فڵان و نازانم ڕیوایەتی فڵان و ئەمانە ئەم ڕیوایەتیان ڕاستە و ئەمان هەڵەیە ئەمە تحلیلکردن و هەڵسەنگاندنی دۆخێکی دیاریکراوە لەسەر ئەساسی هەڵسەنگاندنێتەوە بڕیارە دەی کە لە هەڵبژاردنێکە کە بۆ پەرلەمانێکە واقعیە ئەم پەرلەمانە کۆنەپەرستە دواکەوتووە لە دژی کارگەرە ئەمانە بە جێگەی خۆی بەڵام پەرلەمانێکە واقعیە شوێنی یاسادانانە شوێنی بڕیاردانە شوێنی تەسلیمگرتنە لەسەر عینەکان و ئەوانە لانیکەم شوێنی مۆرلێدانە لە بڕیارەکان کە دەرەچێت لەلایەن هێزە جۆر بە جۆرەکانەوە دامەزراوەی لەم بابەتەیە ئەمە بەپێی کات شوێن نتوانێت ئاڵگۆڕی بەسەرابێ من بڕوان بە قاعدەیەکی ئەوە نییە بەڵام شێشە لەوەیە کە پەرلەمانتاریزم بۆ هەندێک لەلایەنەکان بۆتە جۆرێک بەشێک لە استراتیژیان ئەوەی کە لە دنیای ئەمڕۆی من جوڵانەوەیکی پۆپۆلیستی چەپ هەیە لە ئاستی دنیاکە ئەوێ لە ڕێگەی پەرلەمانەوە دڕ بە جوڵانەوەی پۆپۆلیستی ڕاستڕەوە بداوە پێی وایە ڕێگەی ڕێگەگرتن لە پێشڕەوی ڕاستڕەوەکان و فاشستەکان و ئەمانە هەر خودی پەرلەمان و ئەمانەیە بە بڕای من ڕخنی تەواوم لەوە هەیە سوودوەرگرتن لە پرۆسە هەڵبژاردنەکان بە جێگای خۆی بەڵام استراتیژی شۆڕشی کارگەری پێویستە تەرسیم بکرێت پێویستە دیاری بکرێ بۆی کەوا دیاری بکەیت کە ئەم تاکتیکە چۆن نەتوانێت خزمەت بەم استراتیژە بکە لە شوێنێکای لە دنیاەکە استراتیژی شۆڕشی کارگەری دیار نییە و نازانیم شۆڕشە چۆنە بیتە پێشەوە ئەوانە قسەکردن لە بابەتی تاکتیکۆوانە بە بڕای من زۆر چۆنەڵێ ئینگلیزەکان ئێڕێلێڤانت ینی نامەربوتە شتێکی نامەربوتە بە باسی ئەو لایەنەوە بڕای بەرحاڵ من بچینە سەر مەوزوعێکی تر هاوڕێمەیەت کە من پێم وابێ ئەمە دواباس بێ کە بیکەین لەم بابەتەوە و کاتەکەمان بەرە و ساعتێک و 45 دقیقە ئەکشێ لەوە زیاتر پێم وایە بینەرانیشمان لەگەڵماندا ماندووە بن من پێم خۆشە سەبارەت بە هەڵوێستی هەندێک لایەنی چەپ و سۆشیالیستی ئێرانی قسە بکەینەوەوانە بە تایبەت ئەو گروپی خەتی ڕەسمی کانێک لە کادرەکانیان کەوتونەتە داپۆشیکردن و دفاعکردن لە حیزبی کۆمونیستی کارگەری عێراق و کوردستان و ئەم تاکتیکە سەقەت و ئەم سیاسەتە نالەبارەیان و هەروەها هەندێک گروپی ترکە بە ناوی مبارزانی کۆمونیستەوە لە ئێرانە هەن چەند نووسیان نووسیەوە ڕەخنە لە
کۆمونیستە کارگەریەکان و یاخۆ کۆمونیستەکانی عێراق گرن کە بۆچی لە بەرامبەر هەڵوێستەی حزبی کۆمونیستە ئەم هەڵوێستە جوامێرانە و زۆر ئازایانە و جەسوورانەی و سیاسیانەی حزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان هەڵوێستیان گرتووە. پێم خۆشە ڕێیتۆ لەو بابەتەوە بزانم. دەستخۆش ئەوان هاوڕان خوان لە حزبی کۆمەنسی کرێکاری ئەلانێوەیان کردووە کە ئەم خەتەی کە تەبەنیان کردووە لە پەیوەند بە ئیتفاق لەگەڵ حزبی حکمەتیش خەتی ڕسمی تەبەنیان کردووە کەنەوە هینی خۆیانە لە هەمان کاتشا منیش متابعەم کردووە هاوڕێ ئەسەدی نۆدینیان لەگەڵ هاوڕێ مەجیدی حسێنی و مەحموود قەزوینی و ئەو مجموعە هاوڕانە کە بڵێن کۆمونیستی ئێرانن لە حرەکەی کۆمونیزمی کرێکاری لە ناو ئێرانان ئەمانش تەئیدی ئەم سیاسەتەکەن و ینی دیفاعی لەکەن طبعاً ئەوان حەقیانە یعنی چۆن بیرەکەن و چۆن ئەم سیاسەتە تەبەنیەکەن یعنی من ناتوانین هیچ شتێکمان هەبێت لەو مۆریدا بەڵام ئەوەی کە مهمە من حەزەکەم یەکشت نەقڵکەم یعنی بۆیان ینی ئەم نەوعا ئەمە وەکو ئێسێمە بەحسمان کرد ئەمە مۆزوعەیەکی زۆر زۆر گرنگە تحولێکە لە مۆزوعی تەبەنی سیاسەتێک ینی بەحسەکە ئەوە نیە وەڵا معادلەی هینکەین ینی هەڵی سنگێنی بزان مقاتعە باشە بایکۆت باشە یان چوونە ناو انتخاباتەوە وەکو شکل ئەمەیە کە تۆچیت ناو انتخاباتەوە بەڵام من تەسەوڕەکەم لە ظروفی مشخصی عێراق و کوردستانە و لە ظروفی مشخصی ئەو مەهام و تەحەدیانەی چەڵێنجانەی کە کۆمەنیزم لە عێراقا دەرگیرێتی و ئێمە خودی خۆمان ینی ئەم حرەکەی کە بە ینی سەدان کادری کۆمەنیست لە عێراقا ینی هەیەی و مووقفی هەیە لەسەر ئەم سیاسەتە ئەم هاوڕێیانە بەم مووقفیان خۆیان خستوتە بەرامبەر ئەم بەرەی کۆمەنیزم لە عێراقا ئەم زۆر زۆر پێ ناخۆشە زۆر شوێنی جێگەی ڕەخنەشمە تەمەنەوەیان ئازادن بەڵام جێگەی ڕەخنەمانە جێگەی ڕەخنەیەکە بە معنایە ینی تەقییمێک و قرائەیەکی خوێندنەوەیەکی واقعیان نەبووە و نییە بۆ مۆزۆی واقعەتی بسوتنەوەی کۆمەنیستی لە عێراقا ئەهداف و چەڵێنجەکانی کە لە بەردەمیاتی و خودی ئەترازێکی ئیجتیماعی خەڵکی کرێکار و زەحمەکێش و ژنان و لاوان و نەدانانی ئەو کۆمەڵگەیە لە بەرامبەر خودی ئەم سیستمێکە لە عێراقا و لە بەرامبەر خودی انتخابات و پەرلەمانێکە بەڕیان خستووە اینجا ئەمە ینی ئەمە ڕخنەیەکی جددیە من حەزەکەم ئەمە نەقڵکەم بۆیان لەم من بەری تۆ هاوڕێ شەماڵ ینی ئەمە واکە کە هینێک دابنێن کە بەداخەوە ینی ڕقمەوەی کاوان ئازادن لەوەی کە دیپا لە حیزبێکی معین لە سیاسەتێکی معینەکەن بەڵام ئەم هینەی دروست کردو ئەم بارە ئەم وەکو چۆن بڵێ ئەم مووقفەی وەرگتۆ بەرامبەر کۆمەنیزم لە عێراقا ئەم کۆمەنیزم لە عێراقا زۆر قەویە هاوڕێیان حرەکەی کۆمەنیستی زۆر زۆر قەویە و ئەم سیاسەتانش کە ئەسەتە بەنی کراوە تەضعیفەکە و بەعکسەوەی خاتە بەرامبەری یعنی ئەمە بە هیچ نوعی دروست نەبوو و ینی سەختێکە ئەزانین چۆن حەزەکەمەوە بڵم هاوڕێ شەماڵ یعنی تۆ لەباتی ئەوان ئەوەی کە یارمەتی دەری نەشونمان چوونە پێشەوەی کۆمەنیزمی لە عێراقا بە شکڵێکی مۆزوعی و لە دەرەوە قەیناکە ئێمە وەکو کۆمەنیستی هیچ فەرقێک نیە لە بینی کۆمەنیستی لە شوێنێکم جیهانا بێت و چ مووقفێکیە چ ڕێیەکیە تەئیدی چ شتێکەکە بەڵام نەزەری ئێمە ئەوەهایە ئەم مووقفێکی زەرمەندە بەرامبەر کۆمەنیزم و زەڵبەدانە بە معنایە لە خودی مووقعەت و عێلاقیان لەگەڵ حرەکەی کۆمەنیستی لە عێراق و کوردستانە لەگەڵ حرەکەی کرێکاریش اعتراضێکی اجتماعی کە موجودە لە سەر ئاسیا وڵاتە ئەم نقطەی کە من حەزەکەم ئیشارەتی پێ بڵێم هاوڕێ شەماڵ ئێمە هەموو کۆمەنیستەکان ئەوانەی کە گویان لەم حیواری ئێمە بێت ئەوە ئازانیان ئێمە پەیوەندیمان لەگەڵ حرەکەی کۆمەنیسمی کرێکاری و پێشووتن لە ساڵەکانی هەشتا دواتر لە ساڵەکانی 90 و دروستکردنی حیزبی کۆمەنیستی کرێکاری عێراق ئەو کاتە دوایەوەی کوردستانەوە بەحسێکی ترە بەڵام ینی ئێمەدا ینی دزوتنەوەی کۆمەنیستی هاو ئاهەنگیەکی هەبوو لەگەڵ دزوتنەوەی کۆمەنیستی لە عێراق لە ئێرانە باشە لەسەر ئاسی ئێران بە تایبەتی لەڕە پەیوەند بە خودی هاوڕێ مەنسوور حکمەتەوە لەگەڵ
انشقاقاتێکە لەناو حرەکەی کۆمەنیزمی کرێکاری لەناو ئێرانە دروست بووە و بۆ بە چەندین پارچە و نظراتی مختلف مۆزوعەتی ئەم هینە نەماوە مۆزوعەتی ئەم وحدەیە کە بۆکو جاران هەبووە نەماوە بەڵام بە معنایەکی تر پێویستمان بە وحدەیەکی دیاریکراوە تعریف بکرێتەوە لە ئاستێکی تراوە بە مقاومات ئەگە تعریف کرد تۆ ئۆتۆماتیکی ناتوانانی بەدانی سیاستێکە لەبەرەوەی کە ئەم دوو حیزب لە عێراقیش انشقاقات بووە لە عێراق بیانی قسمەتمان موقعمان وەرگرت و هاتوونێتە دەرەوە قسمە وازیێنەوە قسمە هین بووە حرەکەیەکی واقعیە ناکرێت بەوەی کە هەر مجرد ئەوەی نێ لەسەر ئەساسی کۆن و لەسەر ئەساسی هینێکی عام دوو حیزبی معەن سیاستێ تەبەنیەکە و حتا تەنسیقێک لەگەڵ یاکرێ ئەمەتەوە حرەکەی کۆمونیستی بڕایە وان نییە ئەمە نەما یعنی سەوان نییە یعنی حرەکەی کۆمونیستی لە عێراقیشە مشقە حرەکەی کۆمونیستی لە عێراق مشقە حرەکەی کۆمونیستی لە ئێرانە مشقە ئێمە بگەڕێن بە دوای ڕێگە و شوێنێکەکە حتا ئەم هینە ئەبەوە نەکرایە یعنی قەرارەکەی قەرارێکی زۆر گەورە شمولی هەموویەکە یعنی زۆر بێ بایەخانە زۆر بێ پەروایانە چونەتە پای سیاستێکە ئەسڵەن پای کۆمەنیزم ڕاکێشە بۆ ناو زۆنگاوی چەپ بۆ زۆنگاوی بۆرجوازی یعنی کەیسە لەم ئەوزاع ئازاڵە بەتایبەتی حیزبی شوعی عێراقوانە تا دوێنێ ئێمە موقفمانە بوو لەسەر حیزبی شوعی لەسەر سیاسەتەکانی بکوێ وای لەهادی ئێمە بچین کەمپێنی هین لەگەڵدانا بەڕێخین و ئەوەکەین و ئەوەکەین و ئیلا ئاخری من قسەکەم چی ینی ئەمە ئەم ئەڵوگۆڕیانە ڕوویەوە ئینسانە بە دقیقی تعاملکە لەگەڵ یعنی وقایعەکان کە لە عێراقا هەیە وقایعەکان لە کوردستانە هەیە ئێمە خۆمان شخصەن ینی تەسەورەکەم بە سەدان کادری کۆمەنیست لە عێراقا باشە یعنی هەمان نظری هەیە کە ئێمە حتا تعاملمان لەگەڵ هاوڕیانەکە لە ئێرانە بە شقاقاتە لەسەر ئەساسی سیاسەتێکی ئێستا تەرحێدەن سیاستێکی ئێستا تەرحێکن جیهاتێ سیاسەتێکی زۆر زۆر یەمینی تا سیاسەتێکە حتا پرۆ ئیسرائیلیە باش ئاخرمە موقفمانە بێ لەسەری کەسانێکی جیهاتێکی کە هەیە بە ئیتیجایی کا ئەڕوا ئەم مەوریدیان ئەمە مەوریدێکی خەفیفە یعنی من حەز ناکەمەوە ئینکەم مەوریدێکی خەفیفە بەڵام من حەزەکەم ئەم واقعەتە نەقڵکەم لە خلالی ئەم بەرنامەی تۆ باشە کە ئەمە یعنی تەغییراتانە ڕوویان مەفروض ئێمە وەکو کەسانێکی کۆمەنیستی ئەم عادە و پاشم هەم ئاڵگۆڕانێکە ڕوویەوە بە شێوەیەکی دقیقتر و واقعیتر و لەسەر ئەساسی مەسلحەتی نێونەتەوەی ئەترازی کۆمەنیستی لەم جامعە لە جامعەی عێراق و کوردستان ئێمە مەشاکلمان زۆر زۆرە هاوڕێیان باشە تەحەدیەکان زۆر زۆر گەورە ئەبێ ینی بەڕعایەتێکی زیاتر پێ من ئەوە قسەم لەسەر ئەو ئەسڵ من بۆ خۆم بەس بە حاڵی خۆم پێم وایە ینی من بۆ من سوالە بۆ من پرسیارە بێت تۆمانە هاوڕانەکە داکوچی لە سیاستێکی لەم بابەتاکەن و خەریکن سەنگەر لە بەرامبەر هەر کەسێکاگەن ڕخنیان لێگری و ئەمانە ئەبێ خۆیان بەرخوردیان لەگەڵ بارودۆخ و هەلومەرجی ناو ئێرانە چۆن بکەسبێنێ دەردی خوانەڵەن تەقێ بە تۆقێکی خوارد ئەو وەختەکە بانیان کردن بۆ لوی جەرگە لە تاران و ئەمانە جەماعەتی سەڵتەنە تەڵەب و غەیری سەڵتەنە تەڵەب و ئەوانە مؤسساتیان دروستکردنەوەی چن بەشداری تیاکەنەڵێنەوە بەشداریەکەین لەم دام و دەستگایە بۆ پارێزگاریکردن لە بەشەوەندەکانی کارگەر و زەحمەتکێشی ئێران و ئەچین لەگەڵ سەڵتەنە تەڵەب و لە ناو ئەنجومەنێکا کە هەموو ڕاستڕەوەکان و بە پشتی دەبابەی ئەمریکا هاتووەکان بۆ ناو ئێرانە هاتون پێچیان هێناوەچن لەوێ بەشداریەکەن سوالە من پرسیارە بۆم بەڕاستیوانژە چن واکەن ئەمە ئەو مۆقیفێ و مۆزعەیەکە پاش ئەوە ساڵە لە ئینقلابی بوون و کۆمونیزم و پێگەیشتن منیش هاوڕای تۆم هاوڕێمەوە یەکێک لە نەقسە گەورەکانی کۆمونیزم لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەوەیە کە ئەنتەرناسیۆنالیزمەکەی هەر بە تەنها بە دژی ناسیۆنالیستەکان بەکارێنە ئەنتەرناسیۆنالیزمەکەی معنایەکی پراکتیکی و عملی پێیان نەکردو ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە کۆمەلگایەک و لە ناوچەیەکە ئەژین کە چارەنووسی هەموو ئەم پارتشە جوغرافیانە بە یەکترەوە بەستراوەتەوە تورکیا بە ئێرانەوە ئێران بە عێراقەوە عێراق بە سووریا و سووریا بە لوبنانەوە لوبنان بە فەڵەستینەوە بە باقی شوێنەکانی ترەوە تەنانەت میسر و باکووری ئەفریقیاش ئەمانە هەموو بە یەکەوە بەسراونەتەوە تا ئێستا هیچ تەرەفێک لە ترافەکان بیری لەوە نەکردوەوە کە لەم بابەتەوە استراتیجی چۆنە لە بری ئەوە دابنیشین مەسەلەن هاوڕێیانێک لە کوردستانی ئێران یاخود لە ئێرانە بە حکمی ڕابطەی پێشووتر و ئەوانە پێیان وایە کە ئەتوانن سەبارەت بە دۆخی عێراق و ئەوانە قسە بکەن و لێکدانەوە بکەن شتێکیش سەبارەت بە گۆڕینی ڕێڵ و گۆڕینی سیاست و گۆڕینی
تاکتیکی یاخوان نێنگۆڕنی تاکتیک لەلایەن حزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستانەوە کەم جارێکی تر ئەم پرۆسێ ئەگەر بیانویستایە پرۆسەیەکی دروست بێ وەگە بیانویستایە لە ڕێگەی ئەم هەنگاوەوە کۆمونیزم لە عێراقا بەرەو قۆناغێکی باشتر و عاقڵانەتر و پراکتیکی تر و شۆڕژگێڕانەتر و گوایە ئەمانە بەرن کە خۆیان پێویستیان ببانە دەواازە لە بەردەمیانە کرابەوەوان لە هەڵبژاردننی پێشووتری کوردستانی شاویستیان بەشداری کەن بۆ نووسراوێک لەم بابەتە لەلایەن کەسێکیانەوە نەنووسرا بۆ باسێکی لەم بابەتە لە ڕووی سیاسیەوە نەکرا بۆ گۆڕینی تاکتیکێکی لەم بابەتە کارێکی هەر ئەوەنە ئاسانە تۆ بە شەو ڕۆژێ دیکەیت و ئەوانە پێویست بۆ لەم بابەتەوە قسەیە بکرایە جاری پێشوو لە هەڵبژاردننی کوردستانە هەوڵیاندا بەشداری بکەنەوەوانە بە جۆر لە جۆرەکان ڕێگان بۆ نەکرایەوە یاخود خۆیان لە ناو خۆیان اختلافاتێکیان هەبوو ئەمانە بۆ کەسێک لەم بابەتەوە نووسینێکی لە یەکێک لەم هاوڕیانەوە نەبینی بڵاو ببێتەوە بێتە جێگەی باس و مناقەشە و قسە و باسی لەسەر بکرێت تا باوکم لەم ڕێگایەوە هەڵوێستیشی دروستری بێ بەڵام ئەم هەڵپەکردن و ئەم کتوب پڕیاریکردن و کتوپڕ بەشداریکردن و دامکردنی کەسێک لە ناو هەڵبژارنەکەی هاتو خۆی کاندید کردووە بەبێ ئەوەی هیچ ئاشنایەکت پێ هەبێ بێ ئەوەی هیچ متمانەیەک بتوانی پێی هەبێت ئەوڕێمەوە تۆ باسیەوەت کردن مەسای لە شخصیانە ڕێزت هەیە بۆ کەسان کەسا وەکو شخص ڕێزم هەیە بۆڵام ئەو ئێستا پابلیک فیگەرە ئەو شخصێتێکی اجتیماعی هاتو خۆی کاندید کرد لە هەڵبژاردنە بۆ من و تۆ هەیە بڵێ کوانە لە شوێ قسەی کرد لە شوێ ڕای خۆی دەربڕی لە شوێ نووسینێکی نووسی لە شوێ هەنگاوێکی هەڵهێنایەوە بەچی ئەم دوو حیزب هاتە پشتیوانیان لێکرد ئەتوانێت دیفاع لە پلتفۆرمەکەی ئەوان کا لە ناو پەرلەمان و لە بەرامبەر ئەم سێسەد و ئەوەنە ڕووجانەوەرا دابنیشێ داکۆچی لە بەندێک لە بەندەکانی ئەم ئیناکە لەکوێ ئەم کەسە نووسیوێتی کە من لە دژی قانونی جعفەری کام حزب لە حیزبەکانی حیزبی شوێ عێراق و حیزبی شوێی کوردستان خۆشیان نووسیوان ئێمە لە دژی قانونی جعفەری و خەباتی لە بەرامبەراکەین من لایحەکەم بۆ هاتۆ بینیومە لەو لایحەیە باسی یاسای جیاکاری کراوە لە دوور و لە نزیک باسی یاسای جعفەری نەکراوە باسی ئەم ئیرانە نەکراوە ئەم بەڕاستی چاوەڕاوە نادروست و نالەبارە و پێویستی بەوا کرد ئەم مۆزوع لە ئاستێکی دیاریکراوە مەطرح کرێ بۆ مناقەشە و ئەم مناقەشاتانەی توانی بە ڕێگایەکمان بگەێنێ بەرحاڵ ئەو هاوڕێیانە بە منطقی خۆیان و بە ئیری خۆیانوانە جوڵانەکان قانع پێ بکردا ئەگەر قسە لەسەر باسکردن و نوێنەرایەتیکردنی جوڵانەوەیکی حی و حازرە لە ناو کۆمەڵگەی عێراق و کوردستانە کە خەباتەکە بۆ ئاڵوگۆڕ و بۆ ڕیفۆرم و بۆ بەرەو ڕووبوونەوەی ئەم ڕووجانەوەران لە کوردستانە ئەو دەم ڕابەریکردنی ئەم جوڵانەوەیە مەسئولیت خاتە سەرشان دەڵام ئەگەر مەسەلەکە دام و دەستگایەکی دیاری کراوە مەجموعەیەک بڵێن مکتەسەباتی حیزبی ئەوانەیە ئەوە باسێکی ترەوە هەر حیزب ئاسا دەستچیەکە بەڵام ناتوانێت بەناوی جوڵانەوەیشی گەوری کۆمەڵایەتیەوە قسە بکە بەرحاڵ من دو هینم ئەوەیە دو پرسیارم ئەوە بێ لە ئێوە هاوڕێمەوەیە دووە ئەم باسە لێرەیە کۆتایی پێبێنین ئەمە چ چاڵنجێک و چ ئەرشێکە خاتە سەر شانی کۆمونیستەکان بەشداریکردنی ئەم دوو حیزبە چ چاڵنجێکە خاتە سەر شانی کۆمونیستەکان لە کوردستان و عێراق من پێشەوە یەکشت بڵێم جواب تامۆیشە دەست و خۆش بێ زۆر باشە بۆ سوالەکەت ینی ئەو دوو حیزبا ینی ئێمە کە قسانەکە حتا هاوڕیانش کرد لە ئێران ینی بڵێن حیزبی حکمەتیست و ئەو هاوڕیانەی کەس کە باسم کردن یانیوانە خۆیان ئازادن وڵێن حتا ئێوە وەکو هین ئێمە سیاسەتی خۆمان ماگرتووی و سیاسەتی خۆتانتان گرتو ینی بەحسەکە لەویە ئێمە یانی وەکو چۆن بڵێ هینەکەمانەوە نیە بێن جدەلکەن لەگەڵ ئێمەیە و لەگەڵ ئیتفاقکرد لەگەڵ ئێمە ئەمانە و حیزبێک و ئێمەش حیزبێکن و تیارێک و ئەفرادێکی نانی من قسەکەم چییە ئەوە ینی ئەوما پێ ئەوە ئاڵێتەوە بەڵام ئەوەی کە مهمە ئەوەی کە منویستم بێڵم یانەوەیە کە ئەم شتە ئاوەهایە ینی سیاستێکە لە سیاستێکە کە لە سەر ئەساسی ئەم کۆمەڵگەیەکە ئیدا کراوە ینی بە ئیتیجاکە ینی هینێکە بە ئیتیجاکە ڕۆشتە ئیتیجاکی یەمینە باشە یەمینە من سیاست مشکلەکەم ئەمەیە ئەم سیاستە ڕۆشتۆتە شوێنێک لە تحلیلی ئەخیرە تۆ ناتوانانی وەکو کۆمەنیست لە عێراقا بە دەربی لە ئاساری ئەمە ئەبێت جاوی بینێ جاوی سەرێکێک لەو شتانی کە ئەڵێم و ئەوە ینی ئەوان بزانن ینی مۆزوعی کۆمەنیزمی کرێکاری ئەمە مۆزوعی حەرەکەی کۆمەنیستی ئەوان بڕۆنە ناو ئەو بڵێنێمەکە بێنە دەرەوە مەهاماتەکان موجودن تحدیەکان موجودن چەلەنجەکان موجودن ئێمە مستەمرین باشە لەسەری وە تحقیقی بەڵام
ئەوەی کە توتی ئێستا ئێمە ئەو چەلەنجانەی کە یەکییانە هینێکی ئەمە جارێکی کە بیکوتینەوە لەسەر ئەوەی کە مۆزۆی ئەم ینی مۆزۆی ئەوە نییە هینماکرد وەکو شتێکی قەناعەتێکی ئۆبسسشنی پێڵێن ینی هینماکردێ بۆی کە هەر مخاتعاگەین ئەمە بەحسەکە ئەمە نییە بەحسەکەەوەیەکە بەجاری کە تاکید کەینەوە کامی ئەترازە ئیجتماعی کە مەوجودە ڕێگەی خلاصی بە تەنزیمکردنی خۆیەتی بە تەقوێتی خۆیەتی بە ڕۆیە سیاسی پیاکردنی خۆیەتی بە ڕێخستنی ڕێزەکانێتی بە تەرخی پلاتۆنێتی فەرزی بە فەرزکردنێتی لە دەرەوەی پەرلەمان بەسەر پەرلەمان و بەسەر کولی سیستما لەسەر هەر مەطلبێکی وەکو ئەو شتانەی کە بۆم بەخس کردی لە مۆزۆی حرەکەی کرێکاریە دەیان شتەیە لە مۆزۆی حرەکەی ژنانە لەسەر مۆزۆی حرەکەی ئەتراسی ئیجتماعی لەسەر خەدەمات و هەموو شتەکان هەر یەکای ینی لە خارجی پەرلەمان وەکو چۆن پێڵێن لە دەرەوەی پەرلەمان ئەم ئەترازاتانە مۆجەمە تەحەدایەکی زۆر گەورەیە بە هیمەتێکی کە بە قوتێکی کۆ ئێمە بچینە پای دوو هەج مۆزۆعێکە ڕەبتکردنەوەی ئەمەی کە حزابێکی معەن بە ناوی کۆمونیزمەوە چۆن دیفاعەکەن لەم پەرلەمانە ئێمە بێت ڕەتی بینەوە ناو کرێکار و زەحمەکێشەکە ئەمە سیاسەتی کۆمونیستی نییە و ئەم ئێمە لەگەڵ ئەم سیاستیان نین هەج ئاسارێکی سلبی کەمە بیهێنەوێبی بە خەباتی خۆمان و بە ئیسراری خۆمان لەسەرەوەی کە خەتی شۆڕژگێران و خەتی سۆسیالیستی شۆڕژگێرانە لەناو کۆمەلگا پەرە پێبین جوابی بیتەوە ئەم تەحەدایانە لەسەر مختلفی هینە و لە تحلیلی ئەخیرە لە دواشی کردنەوەە ینی مەهاماتێکی سیاسی هەیە مەهاماتێکی تیۆری هەیە مەهاماتێکی ڕێکخراوەیە ئەمانە هەمووی لە بەردەمی حرەکەی کۆمونیستی هەموو تەسەورەکەم ئافاقیشی زۆر بەرفراوانە زۆر گەشە و لە عێراقیش و لە کوردستانیشە من تەسەوری ینی تەتەورەکەم تەتەورێکی باشیش و بە ارتباط لەم خەتی شۆڕش بە معنای کەلیمە ئاوای کاڵم چوونە ناو خەتی شۆڕش و پرۆسی شۆڕش نەک دوورکەوتنەوە مقافعی شۆڕش و چوون بە ئیتیجای پەرلەمان بەخسی ئەساسی دو قسە بۆ تۆ بەجێڵم بەڵام پێ خۆشە لێرە کۆمنتێک بم سەوار بم باسی بەڕێزەکردێک من وازانم ئەمەی ئەم سیاستەی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و کوردستان زۆرتر لەوەی کەوا هۆکاری بڵین قەیرانێکی دیاری کراوێ لە ناوجوڵانەوەی کۆمونیستیە عوارزی ئەو قەیرانەیە بڕای من ئەمە نەتیجەی جۆرێک بڵین ئیستیسالە یاخود داماویە لە بەرامبەر کاریگەریدانان لەسەر دۆخەکەیە بە جۆرێک لە جۆرەکان ئێوە زۆر گەشتبیرن و قوتێک و هێزێکی زۆرە بینن لە کوردستان و عێراق منیش دەزانم وەکو هێزێکی کامل هەمیشە مەوجودە ناڕزایی کارگەر و زەحمەتکێش لە بەرامبەر سیستەم و چۆسانەوە کۆتایی پێ نایە لە شوێنێک و لە هیچ قژنێکی دنیاە بەڵام من بەڕاستی ئەوەی کە ئەم ناڕزاییە فۆرمی شۆڕژگەران و کۆمونیستانە بگرێتە خۆی و ئەوانە من هەستەکەم لەم بابەتەوە کێشە و مۆزەری گەورە هەن لە کوردستانی شاو لە عێراقا و ئەم دۆخی کە ئێستا ئێمە خەریکی باسێکەکەینەوەوانە هەر تەنها ئەوەی کە ئەم دۆخە وجودی نەبووایە هەموو شتێک وەکو بڵێن ئاسمانی ساف نەبوو یاخود هەموو دنیا شامی شەریف نەبوو ئێمە کێشەی گەورەمان هەیە لە جوڵانەوەی کۆمونیستیا بۆ پێشڕەوی بووە بەشێک پەنابردنی ئەم هاوڕێیانەوە ئەوەی هەڵوێستێکی لەم بابەتە ئەبێتە هەڵوێستی عمومی تەواوی ئەم تەشکیلاتانە هەمیۆ لە پشتیوە ئیمزاکەن بەشێک ڕنگدانەوەی ئەو دۆخەنا لەبارەیەکە ئەم جوڵانەوەی تایەتی ئەم جوڵانە لەبەردە پرسیاری گەورەیە قەراری گرتووە ئێمە زوڵم و سیستەمێکی زۆر گەورە ئەبینین لە عێراق و کوردستانە بەڵام لە بەرامبەر ئەوەیە سەرباری ناڕزایی ئەوانە دۆخەکە هەتا ئەبێت هەتا دێت هەر ڕۆژێک لە دوای ڕۆژی تر زۆرتر بە قوڕا ئەچێوە زۆرتر بە ناخی دۆخێکی زۆر نالەبارترە خەریکە بەرەو هەڵدێر ئەچێ و ئەمە بەڕاستی کاریگەری سایکۆلۆژی لەسەر هەموو خەباتکاران و کۆمونیستەکانی عێراق و کوردستان دیاری کردو من وازانم قسەکانم بەمە تەواوەکەم ئەمانە زۆرتر مۆزیل و پرسیارێکەکە من هەمیشە خۆم لە خۆمی ئەەکەم لێرا لە ئێوەی ناکەم بەڵام من وازانم ئەم جوڵانەوەی ئێمە مۆزیلی گەورەی هەیە لەم ڕەخنێژ ڕزگارمان بێ و لەم دۆخەش ڕزگارمان بێکەم دوو حیزب هەیە ناویانە و جوابی ئەم سیاستە نالەبارش بینەوە هێشتا سوالی گەورەتر لە بەردەمی ئێمە وەستاوە لە عێراق و کوردستانە کە بۆ پێشبڕەوی ئەم جوڵانەوەی پێویستی بە وەڵامدانەوە بە حەلکردن هەیە من ئاخر قسە مەزانین چۆن لەسەر ئیدامەی ئەم قسانەی تۆ
تەسەورەکەم ینی ئەوە زۆر جاریش بەحسیەوەمان کردووە ینی ئەو ئیستقطابە تەبەقایەتی چینایەتی کە لە عێراقا و لە کوردستانە دروست بووە باسی ئێمە بەسمان لەسەر عێراق واز بێنن لە عالەم و لە مەنتیقە کردەوانە یعنی هینێکە وەکو چۆن بڵێ شەدێکە یعنی چرخشی کردو بە شتەکان ینی ئەبێ تایاراتەکان مواقفی خۆیان دەرخەن ینی وەرچەرخانێکە منعەتەفێکە لەم منعەتەفە ینی سەیرەکەی تایاراتی معەن بەڕاستی ینی بەشێک لەوەی کە ئەڕوا پەرلەمانۆکو واقع بینێ ئێستا ئەمڕۆ بیرەکاتەوە کە غەڵەت بوون و ئەوەیە ئەمە ئەوەها نییە بەم سادەیە یعنی ئینعکاساتی زەختی شتێکیکەی ئیجتیماعیە لە ژێرەوە تۆ موقف لە چی وەرەگری ینی موقف لە چی وەرەگری ئایا قۆڵی لێ هەڵە ماڵی کە ئەم ئاعتراضە ئیجتیماعیە بە ئیتیجایەکە بەری کە بە ئیتیجای هێناگە تۆڵی شۆڕ لە دواوەیە سۆشیالیزم لە دوایە ئەوانە بە ئیتیجایە بەری کە مەساڵحی تەبەقایەتی خۆی کا و ڕایی کۆمەنیزم بەرزەکەیتەوە جارێکی کە بە کامیلی قووەت و قودرەت و ڕادیکالێتیەوە مەکسیمالیستیەوە باشە کە جانان ئێمە بەحسمانەکرد لە هینەکانی پێشووترا ئەم مەکسیمالیستیە ئەمە ئۆفقا ئەمە ئاسۆی لە بەردەمدا یاخو بنەوەیەک جەڕەبی بە ئیتیجای مجموعەیە سیاسات کە ئەم سیاستانە لە تحلیلی ئەخیرا بڵێ تو نەڵێت خشب نیە نیەتی وابێت بەڵام ینی مۆزوعیان ئەڕا بە ئیتیجایکە من تەسەورەکەم لەژێر زەختی تەتەوراتێکە ڕوویاوە و ئیستقطابێکە ڕوویاوە ئەحزابەکان تیارەکان ئەشخاصەکان ئەبێ موقعی بۆرگێت و ئەم هینانە من تەسەورەکەم ئینعکاسی ئەمەیە وجا ئەمەش تەحەدیەکی زۆر گەورەیە یعنی ڕا بەسیط نییە ئەوانیش بەنسبەت دەوانە ڕەنگەوا لێ وابیری لێ بکەنەوە ینی کە ئەم تەحەدایەوانە بەڵام زەختێکی ئیجتیماعیە لەسەر کە تۆ بێ ڕێگەکانی هینکەی ڕێەکانی تهدیدکەی و منعەتەفێکە عادەتەن لەم منعەتەفاتانە زیاتر تابعی طبقایەتی ئەو ڕێگە سیاسیانە دەرەکەون ینی ئەو ڕێگە سیاسیانە و تیاراتانە و ئەطرافانە ڕێگە طبقایەتەکان دەرەکە من نامێت تهدیدیکە بەس ڕێگەی طبقایەتی ئەم خەتانە دەرەکەون لەم منعەتەفانە من تەسەورەکەم ئێمە لە مەقطعێکی وین وە قورسە ناڵم بەسیتەوە تەحەدیاتی زۆر زۆرە بەڵام زۆر گرنگە لە هەموو وەختێک گرنگتر بەرزکردنەوەی ڕایی کۆمەنیزم بەرزکردنەوەی ڕایی مارکسیزم و ئیشکردن بۆ ئەوەی کامی ئەترازە ئیجتیماعی بە ئیتیجایە بەری بە ئەتیجایەکە بڕوات و تۆ دەورە هەبێت لەسەر ڕێخستنی ئیجادی تەغییری جەزئی. زۆر باشە دەست خۆش هاوڕێ ئەمە جارێکی تر ماندوو نەبی گایمانە 2 سەعات بەرحاڵ گفتوگویەکی باش بوو زۆر سپاس دەکەم جارێکی تر بۆ بەشداری لەم بەرنامەیە و ئومێدیمەوەیە کە لە بەرنامەی تریشا پێکەوە سەبارەت بە باس و بابەتی تر ڕاوبۆچوون بگۆڕینەوە و باری سەرنجی خۆمان بە بینەران و بڵێن متابعەکانی کەناڵی هیوا بگەێنی. زۆر زۆر سپاس جارێکی تر ئەشادبی. منیش زۆر سپاس دەکەم هاوڕێگان و سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو بینەران و بیسەران و بەشداروانیش. زۆر باش. ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتاییان بەرنمەیەمان بیرتان نەچێ بینانێکی زۆرمان لەگەڵان داواتان لێکەین لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنامەی بەرنامەکانی تریش بڵاو بکەنەوە و ئەگەر تا ئێستاش نەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. سوپاسدانەکەم نزیکەی 40 کەس تا ئێستا بینەری بەرنامەکانمانن لایف لەگەڵمانن دەستان خۆش بێ بۆ ئومێدەی بۆ بەرنامەکانی تریش لەگەڵمانە بن پشتیوانمان بن و لە هەر جێگایەکەن شەوتان و ڕۆژتان خۆش بێ تا دیدارێکی تر هەمووی ئەوەی ئازیز بە شادی و کامەرانیست.